بەناوی خوای بەرز و بێاوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەواتینەوە خدمەتان بە هیوایەوەی کە تەوەرەکانی ئەم ڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. بە هاوکاری هاوکارانمان ئەم ڕۆژ کۆمەڵێک بڕگەمان بۆ ئامادەکردون مێدەکەین جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. یەکەمین شتێکیش کام ڕۆ دەمانەوێت باسکەین دەستپێکردنی تاقیکردنەوەکانی کۆتایی پۆلی 12 کەوا تاقیکردنەوەیەکی هەستیار و گرنگە مێدی سەرکەوتن بۆ تەواوی خوێندکارانە خوازین و قوتابیان و فێرخوازانی وادارین لەم پرۆسی تاقیکردنەوانەیە سەرکەوتوو بن لەو بارەیەوە قسە و باس دەکەین. وەروەها بابەتێکی ترێژ وەرزی گەرمایە ئاگرکەوتنەوە زۆر ڕوو دەدات لە ماڵان بێ لە ناو ئۆتۆمۆبیلەکان بێ لە دەرەوە و دەشتای و ساحاکان دەبینی پوش و پاوانەکان بە شێوەیەزێکی گشتی ئاگرکەوتنەوە هۆکارەکانی بابەتێکی ترمان دەبێت لەو بارەیەوە قسە و باس دەکەین. بەڵە بەرزان لەگەڵ ئەم دوو تەوەرێشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوەوە فەرموون بابەیەکەوە بینەبین. بەڵێ زان دیارە ئەمڕۆ یان لە ئێستادا کە قسە دەکەین خوێندکارانی پۆلی 12 دەستیان کردووە بە جاندانی یەکەم تاقیکردنەوەیان لەو بارەیەشەوە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کەمێک لەمەوبەر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. ئێمە دەچینە لای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە با بزانین زانیاریەکانی نوێ چین. ناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتان باش لەگەڵ بەڕێزان جەنابی پارێزگار و هەروەها بەڕێز کاڵوکە سەیوان سەرۆکی لیژنەی باڵای تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 ئامادەیی و بەڕێوەبەری گشتی پەروەردەی ئەولێر و هەروەها بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی ئەولێر ئەمڕۆ لێرە و لەگەڵ بەڕێوەبەری سەپەرشیاری پەروەردەی ئەولێر ئەمڕۆ لێرەین لە یەکێک لە هۆڵەکانی تاقیکردنەوەکان لەگەڵ ستافی کارژێڕی ئیدارەی قوتابخانەکان قسەمان کردووە. ئەمڕۆ 25 حەوت لە هەرێمی کوردستان تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەیی لە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بەڕێوە ئاچێت. دەمەوێت سپاسێکی تایبەتی هەموو لایەنە پەیوەندیدارانە بکەم لە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە، تەندروستی، گواستنەوە گەیاندن، وەزارەتی کارەبا، پارێزگارە بەڕێزەکان، سەرۆکی یەکە ئیداریەکان کە ڕۆڵی گرنگە بینن لە پشتیوانیکردنی کەرتی پەروەردە هەر یەکە و لە سنووری خۆی و بە جۆرەی دەسەڵاتی خۆی سپاس بۆ هەموو لایەکان. ئەمڕۆ لە کوردستان قوتابیان دابەش بوون بە سەر 2367 هۆڵی تاقیکردنەوە کە ژمارەی قوتابیان بریتە لە 24867 قوتابی چ لە بەشی وێژەیی زانستی پیشەیی کە لەو هۆڵانە تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. تاقیکردنەوەکان بۆ خولی یەکەم ئەنجام بدرێ ئەوەی کە پێویست بوو بێ هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کراوە و هەروەها کۆبوونەوەش هەفتەیەک بەر لە ئێستا لە وەزارەتی ناوخۆ لە نێوان هەموو لایەنە وەزارە وەزارێ معنیەکانە کراوە
و بەڕێزان لە پارێزگارە بەڕێزەکانیش لە شوێنی خۆیان کاری جدیان کردو بۆ هەماهەنگیکردن لە نێوان کەرتەکانی پەروەردە و تەندروستی و کارەبا و ئاسانکاریکردن و هەماهەنگی زیاتر بۆ ئەوەی کە پرۆسەکە باش بەڕێوە بچێت. ئەمڕۆ لێرە لە هەولێری پایتەختین لەگەڵ جەنابی پارێزگار کارژێڕی یەکێک لە هۆڵەکانی تاقیکردنەوەمان بەسەر کردەوە بۆ ئەوەی کە بزانین پرۆسەکە چۆن بەڕێوەچێت. بە شێوەیەکی گشتی توانم بڵێم ئەمڕۆ زیاتر لە 18,000 سەرپەرشتیار و هەروەها بەڕێوەبەری هۆڵ یاریدەری بەڕێوەبەری هۆڵ چاودێران لە مامۆسایان و خزمەتگوزاران لەناو ئەم پرۆسەیە لەگەڵ زیاتر لە 124,000 قوتابی کە دابەش بوون بەسەر هۆڵانە پرۆسەکە بەڕێوە بن پشت بەخوای گەورە پرۆسەیەکی باش بەڕێوە ئاچێ و بە هەموو لایەکەوە دامی و پرۆسەیەکەن من سوپاسی هەموو وەزارەتە مەعانیەکان و سوپاسی جەنابی پارێزگاری شەکەم کە ڕۆڵی گرنگی هەبووە لە پشتیوانیکردنی کەرتی پەروەردە لە پارێزگای هەولێر و هاوکارێکی جدی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بووە بۆ هەر 11 پەروەردەی قەزاکانی سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەستی هەموو لایەکتان خۆش و بەڵێ ئازان وەک بینیتان دیارە ئەمڕۆ خوێندنی خوێندکارانی پۆلی 12 دەچنە قۆناغی تاقیکردنەوەیەکی هەستیار و مەسیریە لە ئەنجامی و نمرانی کە بەدەستی دێنەنە و کۆلێژ و بەشانەی لە داهاتوو وەری دەگرێن لەسەر بنەمای ئەم نمرانە دەبێت زۆر گرینگە بابزانین خوێندکاران ئەو هەوڵ و ماندووبوونانەی کەوا داویانە چۆن بتوانن مامەڵە لەگەڵ ئەم بارەدۆخەی با بڵێن لە ناو تاقیکردنەوەکانە بیکەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز سەروەر کاک سلێمانمان کردووە بەرپرسی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر بەخێر بێن. زۆر سپاس جاشکیش پیرۆزباوی لە یەکێنەوەکو دەست بەکاربێنە بە بەرپرسی نوێی ناوەندی سلێمانی سلامەتی بم زۆر خۆشحاڵم کە خزمەت جەنابتانم لەسەر ئەو تەوەرێک کە تایبەتە بە فێرخواز وەک چۆنی شکاری خۆمان لە بواری تەلەبە و با بڵێن ئاستە جیاوازەکانی خوێندکارە خۆی بینیتەوە. زۆر خۆشحاڵم. سلامەتی. زۆر سپاس. سەرتا پێمان بڵێ بزانین ئەم کاتە گونجاوە بۆ تاقیکردنەوە بۆ خوێندکاران وەک دەزانین کە دوا کەوتووە کاتی تاقیکردنەوەی خوێندکاران لە 4 ساڵانی پێشووترە. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکارانی کە ساڵێکی دژواریان تێپەڕانەوە ماندوو بوون و هەروەها کۆشێکی زۆریان کردووە تا گەشتونەتە ئەم قۆناغا بە ئومێدی ئەوەی بتوانن قۆناغێکی باش بەڕێ بکەن و بتوانن لە تاقیکردنەوەکانیانە سەرکەوتوو بن. پێم وایە دواخستنی تاقیکردنەوەکان تا ڕادێک کاتێکی باش بووێ لەبەرەوەی جەژنی قوربان هاتووە بەسەرا. جەژنیش بەشێک بووە بەشێکە لەو پرۆسەیەکی کۆمەڵایەتیە کە خەڵکی تا ڕادێک پێ مەژغوڵە بن. من بەش بە حاڵی خۆم تا ڕادێک پێم باشە کە کەوتوتە دوای جەژنی قوربانەوە کە ئەوش بەڵام ئەم کەش و هەوا گەرمە کاریگەری نابێتە سەر خوێندکار بە حکمی کە دەزانین زۆربەی ساڵان خوێندکاران گلەی ئەویان هەیە کە لە هۆڵەکانی تاقیکردنەوە ئامێری فێنکەرەوە نییە یاخود ئەگەر هەبێت کەمە بەرگەی ئەو هەموو خوێندکارە ناگرێت ینی ئەمە کاریگەری خراپ کاریگەری سلبی نکاتە سەر خوێندکار لە کاتی تاقیکردنەوە. ماوەی 2 ساڵە بارودۆخی خوێندکاران با بڵێن بەگشتی و تەلەبەی پۆلی 12 بە تایبەتی بارودۆخێکی زۆر ناهەموار و ناجێگیرە و دۆخێکە کە بەگشتی هەرێمی کوردستان دیارە پێوی مەشغوڵ کراوە جا ئەگەر شتەکە واقعی هەبێکە هەش بووە با بڵێن تا ڕادێک کۆرۆنا کاریگەری خراپی جێڵاوە بەڵام نەبوونی پلانێکی ڕاستەقینە بۆ خوێندکارانی با بڵێن بەگشتی و خوێندکارانی پۆلی 12 بە تایبەتی کاریگەری خراپی حتمما جێهێشتووە و ئەمەش دۆخێکە پێویستە قوتابی و خوێندکار خۆی بتوانێت بە قوتێکی ڕاستەقینەوە ڕوبەڕووی بێتەوە و بتوانێت ئەم دۆخە بە ئیجابیە بۆ خۆی بشکێنێتەوە گەرنا کۆی دۆخەکە گەر سیر بکەین تا ڕادێکی باش سلبیە و ئەوش دەبیر نەکەین ئێمە نەک هەر ئەم 2 ساڵە ینی ساڵانێکی زۆرە کێشەی فێنکەرەوە و با بڵێن دابینکردنی کارەبای پێویست و ئامێری فێنکەرەوە بۆ خوێندکاران هەبووە و لە ساڵانی ڕابردووشیان ئەگەر سەیری ئەو بابەتە ڕەخنەیانە بکەی لەسەر تاقیکردنەوەکانی پۆلی 12 گیراون زۆرێک لەوانە تەلەبە لە بارودۆخێکی زۆر ناهەموارە بووە و نەیتوانیوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە نەیتوانیوە کە ئەو کێشەیە چارەسەر بکات. بەڵێ گەرما و ئەو جەوەی کە لە ئێستا هەیە ئەم کاتی ئیمتیحاناتە کاتێکی زۆر گونجاو نییە بەڵام وەک ئەڵێ کە ئەڵێ هەر لەم قوڕام تەپوتۆزە هەڵەسەیە ئەبێ
بیری ئەوەمان هەبێت کە مەسیری خوێندکارانی پۆلی 12 لەم بابەتانە گرنگتر و قورسترە بە ئومێدی ئەوەی لە ساڵانی داهاتووە چارەسەر بکرێت بەڵێ بەڕاستی گرفتە لە ئێستا کاک سەروەر یعنی باوری خوێندکاران بەرزکەینەوە ئینشەڵا سەرکەوتوو بن بەڵام ئیدی هەشی بوو بێتە ئێستا هەر بۆ یعنی تر تازە بارودۆخەکە گەرمەوانە ڕۆڵی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان تا چەند دەستکراون یاخود تا چەند کاراسانیان بۆ کردوون کە بتوانن هاوکار بن هەریژنا لە کۆمەڵێک لە ناوەندەکانی خوێندنیش بیان ئەوانەی کەمێک دوورە دەستن بتوانن هاوکار بن بە کۆمەڵێک پێداویستی و کەرەسە کە ڕەنگە ئەمڕۆ لەم دقەیە بۆ ناو هۆڵەکانی خوێندن پێویست بێ ئێمە هیچ کاتێ دەستمان لە خوێندکاران بەرنەداوە ینی بارودۆخەکە هەر چۆن بوو بێ ئێمە لەگەڵیان ئاڕۆیشتوین و بێگومان هەر لەگەڵیشان ئاڕۆین و بەردەوامە بین وەکو ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانە بێت دەورێکی باڵا بیجارڕنەوەی کە ورەی تەلەبە بەرزکەنەوە و ئامادەی بکەن بۆ ئەو ئیمتیحان و باڵێن ئیمتیحان وزاری و مەسیریە کە لە بەردەمیانە هەرچەند وەکو وەزارەت نەمبینیوە چالاکیەکی وا بکەن کە ورەی خوێندکار بەرز بکاتەوە ئامادەی بکات بۆ پۆلی 12 بەڵام سوپاس بەخوا بە پێچەوانەوە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان بەتابێت ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئێمە ئیشی تیاکەین بەردەوام یعنی کۆڕ و سیمینار و چالاکی تایبەتی هەبووە بە سەرجەم قۆناغەکانی ئەو سەرجەم ئەو قۆناغانی کە خوێندکار پێیان تێپەڕێ بەتابەت قۆناغەکانی با بڵێن کۆتایی کە قۆناغی پۆلی 12 کە قۆناغێکی مەسیریە ئێمە وەکو خۆمان هەم لە دانانی جەدۆلی ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکات چۆن جەدۆلی سعیکردن دابنێت چۆن با بڵێن بەردەوام بێ لەوەی کە سەرکەوتوو بێ لەم بارودۆخی کە تی کەوتووە هەمیشە دەستمان بە خوێندکارەوە هەبووە بەتابێت مسم بەش و حاڵی خۆم کۆمەڵێک تەلەبە هەن کە هەر جەدۆلی سعیکردن و ئیمتیحانات و ئەوانەمان بۆ داناون وەکو ڕێکخراوە قوتابیانی کوردستان و هەمیش وەکو دابینکردنی مامۆسا و کردنەوەی خولوسی سیمیناراتی پێش ئیمتیحان بۆ بەرزکردنەوەی وەرەی تەلەبە لەسەر جەم زۆربەی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە لە شارە جیاوازەکانە ڕێکخراوی قوتابیان بۆ هەڵساوە کە سیمیناری تایبەت بەڵێ لەم ساڵە و ساڵانی پێشووتریشە هیچ ساڵێک نەبووە کە تێپەڕێ و ڕێکخراوی قوتابیانی کوردستان چالاکی لەم بابەتە نەبوو بێ و ئەرکە لەسەر چالاکیەکانتانیان خولودەوراتەکانتان بۆ سەرجەم خوێندکاران بۆ سەرجەم قۆناغەکان بۆ یاخود بۆ تەنها بۆ قۆناغی 12 بووە هیچ قۆناغێک لەبیر ناکەن ڕاستی و تەرکیزمان لەسەر دوو قۆناغ زۆر کردوێتەوە لە ئێمە ئێستا بە حوکمی باسەکەمان بۆ پۆلی 12 خولی سەرکەوتن کراوەتەوە لە ناوەندە جیاوازەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە با بڵێن بەو تێچووە ناکە خەڵکی ئەیکەنەوە تەنها وەکو مەسروفاتێکێک لەسەری گەڕابێتەوە و هەروەها سیمیناری تایبەت بە مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخی کە خوێندکارتیایەتی ئەمە بابەتێکی زۆر گرنگە چونکە خوێندکار لە ئێستاە بە دۆخێکی دەرونی ناڕەحەتا تێپەڕیوە پێویستی بەوەیە کە ئەهۆن بکرێتەوە پێویستی بەوەیە کە دەستی بگیرێ هاوکاری بکرێت لەو دۆخە قەلەقی کە تایەتی تێپەڕێنرێ لە زۆربەی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە سیمیناری تایبەت بە چۆنێتی سعیکردن مامەڵەکردن لەگەڵم بارودۆخی تێکەوتووە چۆن بتوانێت بەم با بڵێن دەستکەوتی بەدەستیوێتی و بەم کاتی کە لە بەردەمیە بتوانێت دەستکەوتێکی گەورە بەدەستبێنێ و نمرێکی باش بەدەستبێنێ سەر ڕای خراپی بارودۆخ و خوێندن و هەموو شتانی کە ڕەخنەین بەڵام ئێمەوەی گرنگە بەلامان و ئەوەیە کە خوێندکار لە دۆخێکی ناهەمواراتی بە دۆخێکی ناهەموارە تێپەڕیوە پێویستە تێپەڕێنێ ئەم تێپەڕاندنیش پێویستی بە هاوکاری هەموو لایەکمان هەیە تەنها ڕێکخراوەکان ئێمە هەوڵمان داوە کە دایک و باوکی خوێندکارانیش با بڵێن هاوکارێکی ڕاستەقینە بن لەم بارودۆخی کە خوێندکاری باشەکە سەرۆنویستم ئەوە لێ پرسم بەڵێ کە ڕەنگە زۆر گرنگ بێ بەڕاستی خەم و بیرم چێ ڕەنگە بۆی ئەوە بەسێر حیویستمەوە پرسم ڕەنگەم بەشەی بەرنامەکەمان خوێندکاران لە بەرەوەی لە ناو تاقیکردنەوەکان و دێنە دەرەوە و کەمێک ساحەت بکەن و دەست بکەنەوە سای هەر فریانەکەون سەی تەلەڤیزیۆن کەنیان لە سوۆسیال میدیا بەڵام دەبێت پەیامێکی زۆر جدید بۆ دایکان و باوکان تا ئێستاوەکی ڕەنگە ڕێکخراوەکان توانی بێتان دەستی خوێندکاران بگرن بەڵام ڕەنگە لەم چەند کاتێک تاقیکردنەوەکانی تر ئەوەیان لە دەست نەیە نەتوان لە دەست ئەمەکەوێتە سەرشانی دایک و باوک چی بکە ینی دایک و باک ئیتر لەم چەند ڕۆژەیە چی بۆ خوێندکار گرنگ ئەمان پاڵپشتی بن دایک و باک پێویستە لە قۆناغی نەزەری بچێتە دەرەوە بچێتە قۆناغی عەمەلی هەر ناڵێ ڕۆڵە سەعیەکەت بکە بە واقعی دەستگیرەی مناڵەکەی بکە بۆی کە سەعی بکە بۆ نمونە میوانیەک سەیرانێک چوونە دەرەوەیەک شتێکی بە تایبەتی عایلی خێزانی هەیە لەم بارودۆخە دوای بخا من زۆر عایلا بینم وەک ئەڵێ مێشی مناڵەکان کون کردو بۆی سەعی بکە سەعی بکە سەعی بکە بەڵام کە دۆخێک دێتە پێشەوە خۆیان چوونە دەرەوەیەک بکەن بۆ نمونە سەفرێک بکەن میوانداریەک بکەن ئەمانە سەرفەنەزر لەوە ناکەن کە مناڵیان قۆناغی 12 ئەین بەغیری هەر دایک و باوکانیش مام و خاڵ و پور و خزم و کەسی ئەوانشی کە مناڵی پۆلی 12 هەیە ئەبێ لەم کاتە سەردانیکردنیان بۆ ماڵانی کە تەلەبەی پۆلی 12 هەیە کەم بکەنەوە ڕای بگرن بۆی کە ئەبێ ڕەچاوی ئەو بارودۆخە بکەن کە خوێندکارێک لە ماڵە هەیە
هەوڵ ئەدا بۆی کە نمرێکی بەرز بەدەست بێنێ و بتوانێ یعنی هیچ ئەو شتێک کە کاریگەری خراپ و سلبی لەسەر ئەم مناڵە هەیە پێویستە دوور بخرێتەوە. من گلەیەکە لە دایک و باوکانم هەبوو بێ لە بارودۆخانی پێشووترا ئەو بووە دایک و باوکان بە قۆناغێکی نەزەری هاوکاری مناڵەکانیانەکەن کە دەرەجە بێنێ و کەوتە سەر بابەتە عملیەکە زۆرێک لە دایک و باوکان لەم بابەتیانە شکستیان هێناوە تەنها بە قسە هاوکاری مناڵەکەیان نەک بە عمل نەک گەورەوەی کە بارودۆخێکی ڕاستەقینە بخڵقێنن لە ماڵی خۆیانە هەندێک چێژ و خۆشی عایلەی کە هەیە بۆ نمونە کە بە کاتەکانی ترا ئاساییە لەم کاتێک کە تەلەڤیزیۆنی پۆلی 12 هەیە ئاسایی نییە پێویستە تێپەڕێن پێویستە ئەم بارودۆخانە بخەیتە کاتێکی تر و وا بکەی کە تەلەبەکەت بە هیچ شتێک تەرکیزی نەشێویانی هیچ بارودۆخێک نەخڵقێنی کە ئەم تەلەبێ وا لێ بکە لە سعیکردن دووری بخاتەوە یان تەرکیزی بشێن لەسەر بەردەوامبوونی لەسەر خوێندنەکەی و یەک خاڵی تر کە گرنگە بەڕاستی من باسی بکەم سەر دایک و باوکان ئەوەیە کاتێک بۆ نمونە ئێسمە ئەمڕۆ یەکەم ئیمتیحانەکرێ کە ئیمتیحانی با بڵێن زیندەوەرزانیە بۆی هەیە مناڵەکەت لەم دەرسیا باش نەبێ ینی ئەمە زۆر ئاسایی وەربگرن لەبەرەوەی ئەگەر لە ئەحیا خراپ بوو با لە کوردیا قەرەبووی بۆ بکاتەوە ئەگەر لە کیمیا خراپ بوو با لە چوزان لە عەرەبیا قەرەبووی بۆ بکاتەوە. بەڵام زۆر جارم خوێندکارە خۆی بێ ئەمەلە بێت کێتەوە سێری دەکات لە ئیمتیحانی لە تاقیکردنەوەی ئەمڕۆیە هیچ باشنەوە بێ ئەمەلە بێت و بێ ئومێدە بێت کەواتە مە لەم حاڵەتە ئەبێ خوێندکار خۆی چی بکات لەم حاڵەتە سەری کە ئێمە مەبدەئێکین بڵێن معدەنێکین ڕەنگەکرین بە چواردەورمان ڕەنگەکرین بۆ نمونەگەر من بە دەستێک جلی ڕۆژێک بچمە دەرەوە هەمووی بڵێ ناشرینە قەناعاتێک لە منەشا دروستە بێ کە هەر لەم ناشرینە بەڵام ئەگەر چواردەورەکەم هەمووی بڵێ دۆخەکە ئاساییە جوانە ئەتوانین تێپەڕێنی و ئینسان تەنها تەرکیز نەخاتە سەر ئەوەی دەرەجەی هێنا ئەمجا سەرکەوتووە ژیان دەرفەتی زۆر جیاوازتر ڕخسێنە بۆ خەڵکیانی ڕەنگە زۆر خەڵکمان بینی بێ کە لە دەرەجە هێنانیشا سەرکەوتو نەبێ بەڵام لە دۆخێکی تری ژیانە زۆر سەرکەوتور بێ لەوانیشی کە دەرەجەی بەرزیان هێناوە دەرەجە مانای ژیان نییە بەڵام چ بکێکە باڵین و بەشێکە لەوەی کە ئینسان بتوانێت پێی سەرکەوتوو بێ ئەبێ خوێندکار خۆشی فەهمی ئەوەی کردبێ کە تۆ جارێ یەک ئیمتیحانت کردو لە حەوت با بڵین شەشی ماوەیەک لەسەر حەوتی تێپەڕانەوە کەواتە ئەتوانی بێگومان ئەتوانی ئەمەی کە ئێستا کەمێک تیا خراپ بووی یان شکستێکە هێنان بەپێی ئەو خواستێکە لە دەرونی خۆتا دادناوە دەرەجەت نەهێناوە ئەکری حەقی بۆ بکەیتەوە ئینسانێک لە یەکەم قۆناغ یەکەم هەنگاوە تەسلیم بێ یەکەم هەنگاوە گەبتەوە بەسەر قادرمەیە کا تێپەڕی ئەگەر خراپ بڕۆی پێ دوابێ ناگەیتە سەرەوە تا هەناڕۆیت هەر لە یەکەم قادرماکەوی بەڵام ئەگەر بەردەوام بی بێگومان بەگەیتەوە مەبەستی خۆ دەگەیتە ئەو جێگایی کە ئامانجی ڕاستەقینی تۆیە بەڵێ بێگومانە بێ فەهمی ئەوە بکە کە دەرسێک ئەگەر خراپ بێ مانای خراپی هەموو دەرسەکانی نییە و دایک و باوکی بە فەهمی ئەوە بکەن کە مناڵێکیان گەل دەرسێکا خراپ بوو نابێ بیرڕوخێنن نابێ وەرەی دابەزێن ئەبێ بەردەوام لەسەر و خاڵە بەردەوام بن بەرزکەنەوە باوکێک ویستی وەرەی کوڕەکەی بەرزکاتەوە تی ڕۆڵە پیاوەڕ عیب بە دەوری یەکەم دەرچیە دەوری دووەمیان بۆچی زۆر باش با بینە سەر کەمکردنەوەی مەنهەج بزانین ئەم کەمکردنەوەی مەنهەجە هیچ کاریگەری لە سەراسی زانستی خوێندکار دەبێت یاخود بە پێچەوانەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە خوێندکارانی ئەمساڵ بتوان سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنن دوو لایانی هەیە توانین ئەم دوو لایەنە بە لێک بینەوە یەکەمیان ئێمە لیژنێک لە وەزارەتی پەروەردە هەڵساوە بە کەمکردنەوەی مەنهەج پێی وا بووە کە ئەم دەرسانی ئەمان دیاریان کردووە کافی بێ بۆ تەلەبەی پۆلی 12 دیارە بارودۆخەکە کە بارودۆخێکی نەخوازرا و ناهەموار بوو و خەڵک ئیتر بە هەر هۆکارێ بێ ئێمە وایە بینین کە خراپ بووە نامچین ئەوردەگاری چۆن خراپ بووە ئەوەی گرنگە تەلەبەی پۆلی 12 ئەتوانێت ئەم شتە بە دوو لایەنە لێک باتەوە یەکەمینیان بۆ هێنانی دەرەجەی بەرزەکە کە باست کرد کە مەنهەج کەمتر بێ دیارە دەتوانانی زیاتر ممارەسەی بکەیت و تاقی خۆتی تا سەرف بکەیت بەڵام لەلایەنی زانستیەوە حتممە کاریگەری خراپی هەیە لەبەرەوەی بە غێری پۆلی 12 ئێمە پۆلی 10 زەمان هەیە مەنهەجی پۆلی 10 و 12 بە یەکتریەوە گرێدراون کاتێک کە تۆ لە ئێستا ئێمە ئێستا پۆلی 10 و 11 نەیانتوانی و بە باشی بخوێنن ینی بینیمان مانگێک بە ڕۆژناڕۆژە چوزان بە پەلەپەل مەنهەج تاوکردن ئەمانە بۆ کۆمەڵێک بەشی زۆر تەرک کرا کە ساڵێکی ترێمە تەلەبەی پۆلی 12مان دیسانەوە بێتەوە بەڵێ کاریگەری سلبی هەیە لەسەر کەواتە تۆ پێت وایە ئەم کەمکردنەوەی مەنهەجە بە شێوازێکی زانستیانە کەم نەکراوەتەوە وایە ناڵم بە شێوازێکی زانستیانە ڕەنگە ئەمە زوڵم بێ بیکەم بەڵام بە پێم بارودۆخی کە هەبووە بۆ نمونە هەر ئەو نەتوانراوە داوام بکرێ بەڵام کاریگەری سلبی بە تەکی لەسەر ئاسی زانستی خوێندکار هەیە بۆ نمونە کاتێک تۆ چیتە زانکۆ منهەجێکی داریکراوە هەیە بۆ نمونە بۆ بەشی کیمیاچی لە کیمیا تۆ 2 ساڵ بێکاری خوێنی
ئەگەر لەم لاوە منهەجی بیرکاری زۆر کەم کرابێتەوە حتمما لەو تەواوکاری و داتا شەوەشتانەیە کە لە کیمیان لە زانکۆی خوێنی توانە باشت نییە 2 ساڵ فیزیا خوێنی باڵێن دەرسی هاوبەش نیوان کیمیا و فیزیا خوێنی 2 ساڵ بایۆلۆژی خوێنیواتە تۆ پێویست بەم دەرسانە هەیە کە لێرەیان خوێنی ئەم منهەجەی کە لە پۆلی 12 دانراوە منهەجێکی زۆر فراوانە منهەجێکە کە بەسەر ئاسانە دابەشە بێکە لە زانکۆ شای خوێنی و کاریگەری هەیە لەسەریان حتمما لەسەر ئاستی زانستی کاریگەری هەیە بەڵام خاڵیتر کە گرنگە باسی بکەم کە من ئەمە بە سلبیاتە بین بە ڕخنەی بن لەسەر وزارەتی بەروەردە ئەوی سەریع بڕیار دەرنەکردنە بۆ نمونە لە سەرەتای دەستپێکردنی تەلەبەی با بڵێن قۆناغی دوانزەوە کە خوێندکار و مامۆسا دەست بەکار بوون نەوترا کە چەند تەرکە کرێ بۆیە مامۆساکان بەپێی ئەو کاتەی کە هەبووە منهەجیان با بڵێن ڕێکیان خست خۆیان چۆن دەرس بڵێنەوە پەلەپەلێکی ڕاستەقینە بە مامۆساکانەوە دیار بوو تا ئەوی منهەج تەواو بکەن لەبەری کاتەکە کەم بوو منهەجەکە زۆر بوو لە کۆتایی وەگەڵی لە لۆستایی ما هاتوون منهەج کەمەکەنەوە ئەو کاریگەری سلبی حتمما جیاڵە چونکە لەو لاوە مامۆسا بە تاقەیەکی بە سەریع وانەکانی شەرح کردووە نێکی باس تەرکیش وەیەکێکتر لەوەی کە ئینشاڵڵا لە داهاتووە چارەسەر بکرێ ئەوەیە کە داغڵبوونی تەلەبە لە سەرەتای دەستکردن بە دەوامەوە دیاری بکرێت تەلەبە بە چەند داغڵە بێ بۆ نمونە بە 3 دەرس و 10 نمرەوە داغڵ بۆ تەلەبە سەرەتا 3 دەرس دیاری کراوە کە تەلەبە پێی داغڵە بێ پاش ئەوەی کە هەفتەیەک تێپەڕیوە بە دەسەر داغڵبوونی کۆمەڵێک تەلەبا و ڕۆشن سەعیان کردووە بڕیارێک لە وەزارەتەوە دەرچووە بۆی کە 10 نمرە وەکو هاوکاری بدرێ بەو تەلەبانی تر کە داغڵ ببن پێی ئێمە یەکسەر لەوێ نزیکی 10 ڕۆژی تەلەبە ڕۆشتووە کە سەعی نەکردووە بۆ پۆلی دوانزەکەی ینی خوێندکار هەبووە داغڵ نەکراوە بەو دەرەجە دووبارە دوای دەڕۆژێکی زۆر بۆ دەنمرێداکراون بۆیە من پێم وایە ئەمە هەڵەیەکە هیوادارم چارەسەر بکرێت داهاتووە کە ئەم بڕیارانە پێشوەختە بدرێن ینی نەخرێتە کاتێکەوە کە زیانی بۆ خوێندکاری پۆلی دوانزە بێ زۆر باشە کاک سەرۆ دەمەوێت بەتایبەت بەڕێستان وەکو بەرپرسی ناوەندێکی گەورەی ڕێکخراوی قوتابیان کە لە سلێمانیە لە قی سلێمانیە پەیامیشت بۆ هاوپیشەکانت لە ڕێکخراوەکانی تر چەند گرینگە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان و دیاریکراویش ڕێکخراوی قوتابیان چاودێری پرۆسەی تاقیکردنەوەکان بن بەدەمی داواکاری و کێشوگرفتی خوێندکارانەوە بن ئەمڕۆ تاقیکردنەوەیەک دەکرێت ڕەنگە کۆمەڵی گرفت لە پرسیایە لە مامەڵەی مامۆستا لەگەڵ ناو هۆڵەکانە یا ساردکەرەوە فێنکەرەوە چەند گرنگەیەوە چاودێری ئەم بارەدۆخە بن لە گەری بوونی بۆ گرفتەیە ینی بتوانن ئەوەندە لۆت لەسەر لایەنە پەیوەنددارەکان دروستکەن بۆ تاقیکردنەوەی داهاتوو ئەم گرفتانە چارەسەر بکرێن یاخود گرفتێک لە پرسیارەکانە بێ ڕەچاوی نمرە و شتەکان بکرێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە ئێمە بە تێپەڕینی چەند ئیمتیحانەکان بەسەر چەژن لیژنەیەکا لە وەزارەت هێشتا هەڵی گەورە لە پرسیارەکانە هەبووە بۆ نمونە دەرەجان بۆ دەربەی ژێڕاوەتەوە بۆ نمونە پرسیار هەبووە 2 وەڵامی بووە پرسیار هەبووە هیچ وەڵامێکی بۆ نەبووە ینی لە ئینگلیزی و لە کیمیا لە ساڵی پارە ئێمە هەڵی زەختمان هەبووە کە مامۆسایەکی تەنان دوانە بێژ خۆم لە ئاستی کەم ناکەم و تەلەبەیەکی ئاسایش زانیوتی کامە هەڵەیە لە کاتێکا وەزارەت لیژنەیەک دائنیشن لە مشریف لە کێ لە مامۆسای تایبەتمەند کە پرسیارەکان دانێن دوای ئەوە لیژنەیەکی تردێنەوە سەیری ئەەکەنەوە کە پرسیار وەڵامی نمونەی با بڵێن لە بۆ هینەکان دەرەهێنن باشە سەرەڕای ئەمەش هەڵە لە پرسیارەکانە هەبووە بێگومان ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانە بێ دەورێکی باڵا لەم بابەتە بجەڕم بەتابێت ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر هەڵە و کەم و کوڕێکمان لە با بڵێن لە پرسیارەکانە یا لە شێوازی ئەو سیستەمی کە دانراوە بۆ خوێندکاری پۆلی دوانزە ئەوەی ڕخنەمان لێ هەبوو بێگەیان ومانەتە وەزارەتی پەروەردە یا هەتەنان خودی وەزیریش ئێمە بەتایبەت لە سیستەمی زانکۆلاینی ساڵی پارە کۆمەڵی هەڵەی زۆرزەقی گەورەمان گرت ئەمانتوانی بیکەینە هەڵایەکی ئەعلامی و شان و شەوکەتی خۆمانیشی پێوە گەورە بکەین و پێشڵێن ئێمە هەستمان پێ کرد تەنانەت دەرفەت هەبوو بۆ هاکردنی سیستەمی زانکۆلاین ئەو بوو لیژنێک لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەردانی وەزیریان کرد و بە یادداشتێک بە کتابێک هەموو ئەو هەڵانی کە لە سیستەمەکانە هەبوون پیاندان تەقدیمیان کردن بۆ چاکردنیان ئومێدمان چارەسەرکرا دەرەکەوێت ئەم ساڵ دەرەکەوێت کە چارەسەرکراویان کەواتە هەوڵەکانی پارتان بۆ ئەم ساڵە بێت بەڵێ پرسیارە بکەم بزانم ئەم ساڵ هیچ هەوڵەکتانیاوە بۆی ئەو هەڵانە دووبارە نەبنەوە ئەو گرفتانە دووبارە دروست نەبنەوە ڕاستەقینە ماداوە لەگەڵ هەم وەزارەتی بەروەردە هەم وەزارەتی خوێندنی باڵا کە ئەو هەم سیستەمی زانکۆلاین هەم ئەو سیستەمانی کە دانراون بۆ مەسەلی تەلەبەی پۆلی دوانزە بە تایبەت چونکە مەسەلێکی مەسیریە هەموو هەڵەکان ئەوەی هەستمان پێکرد بێت دیاریمان کردو
و کردومانە نووسین و دامانە بۆ وەزارەت ینی پێم وایە ئەمە ئەرکێکی ڕاستەقینی ئێمە بێت کە بتوانین هەڵەکان دیاری بکەین و هەنگاوی چارەسەریشان بۆ دیاری بکەین ئەبینین ئەم ساڵ بزانین ئینشەڵا خوا بکە هیچ هەڵەوکەم و کوڕێک کەواتە لە کۆتایە ئەو مامۆستایانەشی کەوا لە ناو هۆڵەکان هەر ڕۆڵەیە وڵاتن و ئەوانیش کۆمەڵێک کێش و گرفت و معاناتیان هەیە و ڕەنگە هەیان بێ موچێ وەرنەگرت بێ و بە پێ بچێ بۆ هۆڵەکانی خوێندن بۆ چاودێریکردن با بڵێن ینی گرفتەکان زۆرن لێرەوە لەو دەرفەتەکەمەی ماوانە پەیامت بۆ مامۆستایان بۆ بەتایبەت ئەو مامۆسیانێکی ئێستا کە چاودێری پۆلەکانەکەن ڕەنگە ڕەفتارێکی ئەوان دەرونیان خوێندکارێک زۆر بێستر بکات بۆ پێچانەشەوە تووڕەبوونێک ڕەنگە خوێندکارەکە میزاجی تێک بچێ پامتان چێ بۆ مامۆستایان سەرەتا من سپاسی هەموو مامۆسایانەکەم کە لەگەڵ خوێندکارانی پۆلی 12 بەم بارودۆخە ئابوووریە خراپێکە خۆیانیان ماندوو بوون جێ سوپاسەکە کە بە موچەیەکی کەم و لێ بڕا و حساب کە بە نانەسکی خەریکی وانەوت نەبوون و وانەوتنەوە بوون بە تەلەبەی پۆلی 12 بۆ پەڕی دڵسۆزیەوە من لەما زۆر سپاسیانەکەم بەڵام لەوەی کە ڕووی داوە کە مامۆسا هەبووە لە هۆڵەکانی خوێندنە نابێ مامۆسا میزاج و کێشی عایلەی خۆی و کێشی دەروی خۆی تێکەڵ بۆ بارودۆخە بکە کە تەلەبێتیە چونکە تووڕەبوونێک یان هەڵە مامەڵەکردنێک لەگەڵ خوێندکارێکی پۆلی 12 لە ناو هۆڵەکانی خوێندنە ڕەنگە بێتە هۆکاری ئەوەی کەم تەلەبێت دەرونیان بڕوخێ و کاریگەری دەرونی لەسەر چواردەورەکەشی هەبێ ئەمە نابێ بە هیچ شوەیەک مامۆسایان با بڵێن قەرێکەون توخنیکەون لە بەرەوەی کاریگەری سلبی زۆری لەسەر تەلەبە هەیە و بەڵام ئەوشمان لەبەرچاوە بێ کە دۆخی مامۆستایان خۆشیان دۆخێکی باش نییە دۆخەکە بەعام باش نییە نەبوو تەلەبە نەبوو مامۆستا وەزارەتیش هەر ئەوەی توانی و پێم وابێ هەر ئەوەی لە توانای خۆیان هەبووە کە دەستی خوێندکار بگرێ کێشەکە لە حکومەتەوە حکومت لە سەری وەزارەتەوە ئەبێ حکومت ئەم گرفتانە ئەم ئاسانکاریانە بۆ وەزارەت جێبەجێ بکە وەزارەتیش بتوانێت بەسەر مامۆستا و تەلەبەکانەوە جێبەجێکە بەڵام گرفتەکە ئەوەیە ئێمە لێپرسینەوە نییە بۆ ئاستی مامۆسایان کاتێک مامۆسایەک بەڕاستی تووڕە ئەبێ لە تەلەبەیە گەیشتێنێ جوزانم بە جۆرێک لە ژەنگە تەمەمە دوورە لە ڕەفتاری مامۆساوە بەس مامۆسانی بەڕێزان نییە کە بە تەلەبە و ماندوو بوون ڕەنگە ڕووی داوە بێگومانیش کە ڕووی داوە بەڵام لێپرسینەوە لەو ئاستە باڵیان نییە ئەگەر مامۆسایەک تەلەبەیەکی دەرونیان ڕووخانە بێ و بوێتە هۆکاری ئەوەی کە نمرێن نەهێنێ لە لەوانەیەکە یان کاریگەری سلبی جێشت لەسەر تەلەبەکانی تر لی نەپرسراوەتەوە محاسبە نەکراوە ڕێگری لێ نەکراوە و خولێکیش نەکراوەتەوە بۆ مامۆسایان چۆن مامەڵە بکەن لەسەر لەگەڵ ئەم ئیمتحان و ئەبوو یانی مەفروض بووە ئەگەر سیستەمێکی ڕاستەقینەمان هەبووە ئەبوو مامۆسایانیش خولێکیان ببینە خولێکی ڕاستەقینەی بەهێزیان ببینایە کە چۆن مامەڵە لەگەڵ دەرونی تەلەبەی پۆلی 12 بکەن ئێوە ئەم خولەتان نەکردێتەوە ئەم خولەی منەمان کردێتەوە نەخێر ئەمە بێ وەزارەت بیکاتەوە چونکە منێک کە ڕەنگە تەمەنێکی کەمترم لە زۆرێک لە مامۆستاکان هەبێ ئەگەر تەکلیفیان لێ بکەم بۆی بێن خولێکیان بۆ ڕێگەخەم بۆ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ تەلەبا بکەن ڕەنگە پێشکەنە بڵێ خۆشن تەلەبەم بووی حتمما ڕاستیش گامیش تەلەبەی بووم بەڵام ئەبێ لە ئاستی باڵایە ئەم شتانە ڕێگە بخرێ بەڵام بۆ ئاستی خوێندکار ئێمە هەوڵمان داوە بە هەموو شێوەیەک هاوکاریان بین و لە ڕووی دەرونیەوە یارمەتی دەریان بین ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیان ئەوەندەی ئاگاداری ڕۆژی قوتابیانن وەک پێشتری ژاماژەمان پێکرد کە کۆرۆنا کاریگەریەکی زۆری لەسەر خوێندکار دروست کردووە بەدەر لەوەی کە منهەج کەم کراوەتەوە ئەمە لە سوودی خوێندکارا بێت چ شتێکی تر کراوە کە قەرەبووی ئەمە بۆ خوێندکار بکرێتەوە ئەبوو قەرەبووی دەرونی بکرێتەوە چونکە ئینسان کە دەرونی ڕووخا ناتوانێت هەنگاو بنێ بەڕاستی و ئێمە کێشەکەمان ئەوەیە دەرونی تەلەبە ڕووخاوە کێشەکەمان ئەوەیە نەتوانراوە هاوکاری لایەنی دەرونی خوێندکار بکرێت ئەم بابەتانی کە خوێندکار با بڵێن پێویستی پێەتی بە تایبەت لایەنە دەرونیەکەی و گرنگە وەزارەتی پەروەردە یان لە ئاستە باڵاکەیە خولی تایبەت بکاتەوە بۆی کە دەرونی خوێندکار بەرز بکاتەوە بەڵام ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان تا ڕادەیەک لایەنی دەرونیان لایەنی دەرونی خوێندکاریان هێناوەتەوە تایم بەڵام نەیانتوانیوە بەڕاستی و بەجددی هەمووی کۆنتترۆل بکەن و ئەبوو وەزارەتیش هاوکارێکی ڕاستەقینە بێ بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاکسەر وەسلەمان بەرپرسی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی سپاس بۆ کاتی خۆت کە بە ئێمە بەخشی دووبارە زۆر بەخێر بێت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
کشتتوکاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتا و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست. دەچینە بڕگەی پەیامنێران سەرتاش دەچینە لای ئەزلایڤێکی پەیامنێرمان ڕامێر عوسمان لەباری کۆنگرەی ڕۆژنەمەوانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی کە کەمێک لەمەوە پێش ئەنجام درا. فەرموون با پێکەوە بینەری. باشترین ژینگەی لەبار وە فێنک وەبوونی کارەبا وە مەسەلەی پێداویستی تەندروستیەکانی دەمامەک وە پاکشکەرەوە بۆ هەموو قوتابیکارێکمان دابین کردووە. ئەوەشی کە گرنگ بێ لەم ساڵە هەوڵمان داوە بۆ ئەوەی زەخت نەکەینە سەر وەزارەتی کارەبا لەسەر داوای بەڕێز وەزیری کارەبا ئێمە مەحاویلە و فیدەری هۆڵ بە هۆڵی قوتابخانە و خوێندنگەکانمان داوەتێ بۆ ئەوەی ئەو هۆڵانەی کە قوتابی خوێندکاریانە و قوتابخانەی هۆڵی تاقیکردنەوەی تایە هەوڵ بدەین وەکو جاران ئەگەر بیرتان بێ سەر مەحاویلە بۆ ئەو مەحاویلانی کە هۆڵی تیا هەیە ئیش بکات و ئەوانەی هۆڵی تیانی ئیش نەکا هەم بۆی نەبێت هۆی ئەوەی کەلۆدێکی زۆر لەسەر کارەبا بێت و ببێت هۆی ئەوەی کارەبای دایمیشمان باتی. لەگەڵ ئەوەشا ئێمە زۆر سوپاسی کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکانەکەین کە هەم بۆ تاقیکردنەوەکانی پێشوو بۆ ئەم تاقیکردنەوەیش کارەبایان فری کردووە. گەر خوا نەخواستە کارەبای دائیمی نەبوو بۆ قوتابخانە خوێندنگانی کە ئەگەر 2 ئەمپێریان 3 ئەمپێر بۆ ئیشە ئیدارەکانی ڕاگرتووە ئەوان کردویانە بە فری و چەند ئەمپێرمانەوێ بۆ ئەوەی با بڵین کارەبایان هەبێ و کارەبا قەتع نەبێت کە ئەمە جێگەی دەستخۆشی و سوپاسیان دەکەین. جگە لەوەش ئەم ساڵ ئامێرێکی تازەمان بۆ مەسەلەی غەش و ڕێگرتنی لە غەش دابین کرۆ بۆ زۆربەی هۆڵەکان کە ئەمەی تر ڕێگریەکە لەوەی کە خەڵکێک پارەدار یان سعی ناکە و قەرزەکە چێت جیازێک کرێت و خۆت دەزانیم تیجارەت بە تەکنەلۆجیاوەکەوە بۆ مەرامی ناشایستە بەکارێنێ ئەمڕۆ ئەو جیازانەشمان تەوزێ کردووە. تەمەناکەم قوتابیان و خوێندکاران دوور بن لە غەش و هەوڵ بن هیچ نەبێت پێش ئەوەی بچنە هۆڵی تاقیکردنەوەکانەوانێ ئەو ئامێرانە کەشفیان کەین و بیانگرین چکە کە لە هۆڵەکە وتر ساڵەکانە فوتێ ساڵەکەش تەمەنێکە مەسرفێکە کە جگە لەوەشەوە دیاردەیەکی قێزەونە. زۆر سوپاسانەکەم و بەخێر بێن و لە خزمەتتانین بۆ پرسیارێک. ساڵی داهاتوو ئێمە بۆ پۆلی 2 بنەڕەتیە تا 6 بنەڕەتی لە یەکینەوە دەست پێکەینەوە بەدەوام و قۆناغەکانی تر لە 11ەوە دەست پێکەین. ئێمە وەکو لیژنەی
با بڵێن تاقیکردنەوەکانی پارێزگا هەتا سعات 7:30 لێی مەسئولین واتە تا سعات 7:30 کە ئیمتیحان دەست پێکات و بەڕێوەبەری بەڕێزەکانی هۆڵ پرسیارەکان هەڵە بچون و بڵاوە بێتوانێ خەوانەوە لەسەر ئاستێرێم ئێمە هەتا ئەو کاتە بەرپرسین و خۆشبەختانە ئەم ساڵ ئینتەرنێت نییە لە 6:30 تا سعات 2:30 نییە زیاتر مەسەلەی ڕسمگرتن و ئەوانە و ئێساوانەمانەوەی مەمنوع کردووە مۆبایلمان لەسەر پرسیار لە بەڕێوەبەری هۆڵ هەر هەمووی لێ قەدەغە کردو نابێ پێیان بێ کە ئەمانە نەبوو چی ڕسمێگرێنەوە تابی خوێندکاریش لە دەروی هۆڵ تەفتیشەکرێن مۆبایل مەمنوعە ئیتر کە پرسیار نەچوە دەرەوە ناکرێ بەڵام بەداخۆ ساڵانە ئەم حاڵەتانە هەبووە موشی تاقیقی تیاکرا و خەڵکیشی لە سیاسەزادرا هەم هەندێک خەڵکیشی هەبوو قوتابی ویلایەمە هەندێک جار بەداخەوە هەندێک مامۆستای تیا بوو هەموو سزای خوانەوە بەڵام لای باوت بە دنیا جانی لە شوێنی استیلال نییە کە بۆ شێوەیە ماوە چەند کاتژمێرێک هەڵەکان ئینتەرنێت ڕابگیرێت لەسەر بابەتەوە چی دەڵێن؟ ئێمە لەوانەیە بڵێ باسی دەوڵەتێکی پێشکەوتوو بکەیت کە ئینتەرنێت بەکارێنێ بۆ پێشکەوتنی وڵاتەکەی بەداخۆ ئێمە هەموو تەکنۆلۆژیەکان زۆر جار سوئی ئیستیفادەمان یعنی بە زیان گەڕامان تۆ بۆ کۆمەڵگەکەمان هەم لە ڕووی کۆمەڵایەتێکەوە بێت هەم لە ڕووی یاسایەکەوە بێ هەم لە ڕووی تاقیکردنەوەکانیش بێ ینی وامان لێ کردو کە بەکاری بێنین بۆ ئەوەی منێکی کەم مستەوا بەوەی غەشەوە لە زانکۆیەکی باش لە کۆلیژێکی باش وەرگرم و غەدر لە مناڵی فەقیرێ بکەم کە ناتوانێت ئەم جیازە بکرێت لەبەر ئەوە من پێم وایە بۆ پاکپوختی ئیمتیحانات بۆ ئەوەی جیاوازی نەکەین کێ حەقە و سەرکەوێت و کێش سعی نەکردووە دەرنەچێت پێم وایە ئەمە خزمەتێکی باشەکە و پشتیوانی لەماگەین هەتا ئەگەینە ئەو کاتەی ئێمە بەکارێنین بۆ خزمەتی مرۆڤایەتی نەک بۆ تێکدانی مرۆڤایەتی بەداخەوە خوێندکارێک لە ماوەی تاقیکردنەوەانە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو چۆن تاقیکردنەوەکانی ئەنجام دەیە ئایا ئەو دەرزانێت کە لە دوای توشبوونیەوە تووشی ئەبێت چییە وە پرسیاری تریش وایە گرنگی چیەکە هۆڵەکان ئەم ساڵ فێنەکە بن چونکە ساڵانە باز لەوا کرێ فێنکەرە و دابینەکرێ بەڵام دوازێ کارەبا نابێت لەسەرەوە چییە؟ سەبارەت بە قوتابیەکیان خوێندکارێک کە ڤایرۆسەکەی بێت تەڵەن کە فەحسەکەی بۆ گەڕایەوە ئاگادار کراینەوە چانسی خولی دووەمی هەیە لە خولی دووەمە ئیمتیحانات دەکاتەوانێ ئەگەر بیرتان بێ ساڵی ڕابردووش مەسەلەی کۆرۆنا هەبوو ئەوانەی نەخۆشیەکەیان هەبوو خولی سێمیشمان بۆ کردنەوە واتە ئەوە چانسی قوتابی خوێندکار نافەوتێ و ئەگەر هات بۆی نەخۆشیەکەشەوە بێ هەوڵ ئەدەین هەمان مەرجەکانی قوتابیەک و خوێندکاری خولی یەکەم کە دەرەچێ بۆ خولی دووەم و سێمەکەش بۆ شێوە دێت سەبارەت بە مەسەلەی کارەبا ئێمە وەکوتم لە ساڵانی ڕابردوو جیاوازتر ئیشمان کردووە تەمان ئەگام لێ هەموو مدیرناحەکان هەموو قایم قامەکان سەرۆکی دارەکان پارێزگار خۆی بەڕێز وەزیری پەرۆل و وەزیری کارەبا و بەڕێوەری گشتی کارەبا ئێمە تەنسیقمان کردووە ئەم لیستە چۆ بۆ هەموو شوێنەکە بۆ هەموو دائیرەکان ڕۆشتۆ کە ئەبێ ئەمە بکەین لەگەڵی شانە کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان کە هاوکارێکی تەواومان بەرامبەر بەوەش بۆ ئامێری فێرنکەرەوە ئێمە خۆمان ئەو دیمەنانەی بینیتان کۆنگرێکی ڕۆژناوانی و لە پارێزگای سلێمانی کەوا بەڕێوەری پەروەردەی پارێزگای سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان باس لە پرۆسەی ئەنجامدانی تاقیکردنەوەی کۆتایی پۆلی 12یان کرد ئومێدی سەرکەوتن بۆ تەواوی خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 دەخوازین بۆ هیوای لەو کەشە گەرم و بارودۆخەنە هەموارەدا بتوانن سەرکەوتوو بن. ئینشاءڵڵا بەڵێ بینەرانی عزیزم خۆشەویست دەچینە لای تەوەری دووەممان کە پێشتر ئاماژەمان پێکرد باز لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە و چۆنیەتی کۆنتڕۆڵکردنیان دەکەین کە ئەمەش هاوکارمان ئیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمان دەکات. ئیمران سڵاوی خۆی گەورەت لێ بێم کاتت باش دێنە لای تۆ بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵە شەیدا خان کاکشوان سڵاو لێ ئێوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم بەوێ عزیز و خۆشەویست جارێکی تر لە شاری هەولێر شاد بوومەوە بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو هۆکارەکانی ئاگرکەوتنەوە یەکجار زۆر بوون لەگەڵەوەش تەنها لە ڕۆژانی جەژنا تەنها لە 2 ڕۆژی جەژنا 5 گەنجی هەولێر و دەوروبەری خنکاون لەگەڵ ئەوەی کە ئاگرەکان زۆر بوون ئێستا حاڵەتی خنکانیشمانەیە هەموو بابەتانەی ئاگر و خنکان و ڕووداوەکانی لافا و هاوکات سووتانی کۆگا و سیارە و مارکێتەکان بەردەوام بەرگری شارستانی سەرپەرشتیە و ڕووداوە نەخوازراوانە دەکا کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا لە هەولێریش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە ڕێژەیەکی یەکجار زۆرەوە لە ماوەکانی ڕابردوو وتەبێژی بەرگری شارستانی گوتی
هەولێر بۆ بەکارەسات بۆ هەموو ئاگرکەوتنەوەیە تەنانەت لە ڕۆژانی جەژنیش چەند حاڵەتێکی ئاگرکەوتنەوە هەمان هەبوو بۆ ئەمڕۆ بە پێویستمانزانی میوانداری کاک سەرکەوت بکەین و تەبێژی بەرگری شارستانی هەولێر کاک سەرکەوت زۆر بەخێر بێ سەلامت سوپاس بۆ هاوکارانت زۆر سپاس بۆ تۆش ئەو لێدوانەی جەنابەت یانە ئەو بڵاوکردنەوەی بەڕێوەبەراتی گشتی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی کە دەڵێن بەڕاستی کارەساتەکان لە ماوەیە زۆر بوو هۆکارەکانی چی بوو کاک سەرکەوت بە ناوی خۆی گەورە بەڕاستی هۆکارەکان زۆرن بەڵام ئەم ساڵ بە ڕێژەیەکی زۆر دەتوانین برێم ساڵێکە کە بە ساڵێکی کارەسات ناوی ببینێت چەند ڕۆژانە دەبینین بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیل هاوڵاتی جیان لە دەستدەن و بریندار دەون و کەم ئەندام دەبن ئەم ساڵ بە هەمان شێوە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە و خنکان بە تایبەت ئەوەندە زۆر بووە ئێستا وای لێ هاتووە پێشبڕچێ لەگەر ڕووداوەکانی هاتوو چۆ دەکات یعنی ئەمە کارەساتە تەنها لە مانجی تەمووز دەکە ئێستا تێداینە ئەمڕۆ تا ئەمڕۆ 6 هاوڵاتی سوتاون بە ئاگر مانگمان تەواو نەکردووە بەڵێ هێشتا ئێمە لە ناوەڕاستی دەتوانم بڵێم لە ناوەڕاستی هاوێنین و 14 هاوڵاتیش لە مانجی پێنجەوە تاکو ئێستا خنکاون تەنها یەک حاڵەتی خنکانمان لە قەزای خەباتە بوو لە مانجی سێ ئەوانی تر هەمووی دوای مانجی پێنجە یعنی لە وەرزی دەستپێکردنی گەرما ڕووداوەکان جۆرا و جۆرن ڕووداوەکان زیاتر دەتوانین بڵێم ساڵانی ڕابردوو زۆرتر بۆ هۆکاری شۆرتی کارەبا و ئەم بابەتانە دەگەڕاوە بەڵام ئەوەی ئێستا ئێمە وەکو بەرگری شارستانی پێشبینی لۆ دەکەین و دیراسەتی دەکەین لای خۆمان زێوربەی زۆری ڕووداوەکان بەهۆی کەم تەرخەمی و گوێنەدان بە سەلامەتی خودی خۆمانە ڕاست بە کاک سەرکەوت لە خنکانەوە دەست پێ بکەین 14 ڕوودا و لەم ماوەیە زۆرە یان 14 حاڵەتی خنکان هۆکارەکان چی بوون ئەوەی کە ئێوە تێبینیتان کردو و چوونەتە سەر ڕووداوەکان خنکانەکان زیاتر لە چ زەیەکن و لە چ مەنتیقەیەکم بۆی کە خەڵکی هەولێر ئاگادار بێت و دوورکەوێتەوە لەو ناوچانە بەڵێ ئەمە وەکو سنووری بەرگری شارستانی پارێزگای هەولێر و بەڕێوەبەرایەتەکەی ئێمە پێک هاتووە لە سێ قەزای سەرەکی جگە لە سەنتەری شار قەزای خەبات قەزای شەقلاوە و قەزای کۆیە ئەو شوێنانی کە ئێمە ئاومان هەیە وەکو سنووری پارێزگای هەولێر قەزای خەباتە کە زەی گەورەیە بە هەمان شێوە قەزای کۆێش ناحیەی تاختە قوزەی بچووکە و بەنداوی سماقۆلیشمان هەیە ئەمانە ئەم سێ شوێنێکە وەکو سنووری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر و بەشی بەرگری شارستانی قەزای کۆیە ڕووداوی خنکان لەم شوێنانە بە زۆرترین ڕێژە ڕوودەدات بە بەراورد بکەن لە زەی گەورە و زەی بچووک دەتوانین بڵێم یەکسانن لە کۆی ڕووداوەکاندا بەڵام ئەوەی زیاتر کە مەترسیدارترەوەی من باسی بکەم بۆ بینەرانی خۆشەویست تەبیعەتی زەی گەورە جیاوازە سروشتی زەی گەورە جیاوازە زەی گەورە ئەوەی خەڵکی ناوچەکە بێ دەزانی و خەڵکی سنوورەکە بێ غەسالەیەکی زۆر لەم سنوورە ئیش دەکە خەریکی دەرێنانی چەو قوم و بەرد و ئەم شتانە نەبوو بیناسازی ئەمە یەک لە هۆکارە سەرچەکانە کە وای کردووە ڕێڕەوی ئاوکە بکۆڕێ و هەروەها لە هەندێک شوێن قولی ئاوەکە زیاتر بێت کە ئەو شوێنانێک کاریان نێکردووە بە ساڵانی ڕابردوو لەوانێم شوێناوەندە قوڵ نەبێت و تەنکاوێک بوو ئاسایی بێت بەڵام بەهۆی کارکردنیوانە ئێستا قوڵایی چەندین مەتر بێت ئەمە هۆکارێکی تری زەی گەورە کە زۆر تیژڕە و ساردا جێژەن و لوری زۆرە ئەمە وا دەکات کەسی مەلەزانیش مەترسی لەسەر ژیانی دەبێت لە هەندێک کات و ساددا کە بتوانین مەڵی بکەن ینی بەداخۆ ڕۆژی هەینی لە سنووری پارێزگای هەولێر بە قەزای خەبات و بەشی بەرگری شارستانی کۆیە واروها برایانمان لە قەزای سۆران کە ئەوانیش دوو حاڵەتیان هەبوو 5 گەنجی ئەم وڵاتە لە ماوەی چەند کاتژمێرەکە خنکان و جەرجی ئەو داوک و باوەی سووتە ئەمانە چیمان پێ دەڵێ ئەمانە پێمان دەڵێت کە خۆمان گرنگی بە خۆمان نادەین سەلامەتی خۆمان ناپارێزین گەنجێک لە تەمەنی 15 ساڵی لە هەرزەکاری تا دەگاتە 25 ساڵی دەزانی زۆرترین ڕێژەی خنکانمان لەم تەمەنەیە لە تەمەنی 15 تا 25 ساڵیە ئەمانە کە دەستنە ئەم شوێنە کە لۆ ئەم شوێنانە دەچن بە مەبەستی مەلەکردن یەک شارەزای شوێنەکە نینە دوو لەکەوەی کارە ساترە کە مەلەزان نینە
ینی ئەمە هۆکارێ سەرێکی زۆر شوێن هەیە ئێمە لە قەزای خەبات بە درێژایی ئەم سنوورە لە جسری کۆن تا دەگاتە ناحەیەکە وەرگۆچکۆ ئەو شوێنانە تابلۆی ئاگدارکردنەوەمان داناوە تابلۆی قەدەغەی مەلەکردن. کاک سەرکەوت بەرگری شارستانیش بەردەوام لە نزیک زیەکان لەوێنە بۆی کە حاڵەتی خنکان نەبینن بنکەکانتان لەو شوێنانە هەیە؟ بەڵێ ئێمە لە قەزای خەبات گەورەترین بنکەمان لە سنووری ئەم قەزایە لە ناو قەزای خەباتە دوو بەشە بەشی بەرگری شارستانی و تیمەکانی ئاگرکوژاندنەوەنەوە بەشێکی سەرەکی قەزای خەباتیشمان تیمی ژێر ئاوە کە ئەفسەر و چەندین کارمەندی زۆر بەتوانە کارمەندی زۆر شارەزاواروەها کارمەندی ئەو کارمەندانە خودی خەلکی ناوچەکەن ینی لەدایکبووی ئەم شوێنن و لە ناو ئاو گەورە بوون بۆ ئێمە کەسانی زۆر شارەزان جگە لەمە ئەمە زۆر گرنگیان پێدەین لە ڕووی دەوراتەوە لە ساڵانی ڕابردوو پێش کۆڕۆنا ئەمانە خولی زۆر پرۆفیشنالیان دەدیت ئەو بەڵەمەی کە لە جەژنی دو سێ ساڵ پێشەستای شاری مووسل وەرگەڕا زۆرترین تەرم لە ماوەیەکی قیاسی کورد تیمی ژێر ئاوی ئێمە بوو کە دەریهێنە 32 تەرم بوو یعنی ئەمە لەسەر ئاستی عراق یەکەم تیم بوون تیممان زۆر پرۆفیشناڵە تیممان زۆر کارمەندی زۆر باشمان هەیە و ڕۆژانی پشوو ڕۆژانی هەینی ڕۆژانی شەممە ئەمانە دادەبەزن لە بنکە دەردەچن بۆ سەر لێواری زێکە بە تایبەتی ئەو شوێنانەی کە خەرەباڵغی لێ دەبێت لای جسری کۆن لەوێ دادەبەزن و ئاگداری هاوڵاتە مەرز نییە خنکان بەڵێ هەفتانە گەنج کاتێک کە ئاو دەی بۆ خەریکی خنکاندن بێ ئەو کارمەندانەی مێ ئەو تیمانەی مە لەوێ دەری دێنن دەستەکان خۆش بێ من شایدیەوە دەدەم کە تیمەکانتان لەوێ تیمی بەتوانان چونکە بەشێشان لە نزیکەوە دەیناسم بەوەی ڕووداوەکانەوە زۆر جار سەردانمان کردو ڕای سەرکەوت لە ماوەی ڕابردوو بینیمان ڕێژێکی زۆری ئاگرکەوتنەوە لە هەولێر هەبوو پلەکانی گەرما زۆر زۆر بەرز بووە بەداخۆم ساڵ حاڵەتی سووتانی مزگەوتیش دەنێو حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە هەبوو بۆچی ئەم ڕووداوانە و ئەوەی کەیەوە تێبینیتان کردو ئەم ساڵ زیاتر هۆکاری ڕووداوەکانی ئاگر چییە؟ ئەم ساڵ ئەوەی زیاتر وا دەکات کە هۆکارەکان زیاتر بن بەرزی پلەی گەرمیە و ئەو وشکە ساڵیەی کە ڕووی لە ناوچەکە و هەرێمەکەمان کردو ئەمە وا دەکات کە هۆکاری کەوتنەوەی ئاگر خێراتر بێت من بە نمونە پێت بڵم تانچێکی گازیان تانچێکی نەوت تانچێکی بەنزین ئەگەر لەبەر تیشتی خۆر بێت غازێکی زۆر دروست دەکە و پاڵەپەستۆیەکی زۆر لە ناوە دروست دەبێت ئەمە بە وەرگرتنی کەمترین شەڕارە کەمترین گەرمی ئاگرکەوتنەوە و تەقینەوەی لێ ڕوو دەدا ئەمانە زۆر هۆکار بن هەروەها بەهۆی بەرزی پلەی گەرمی و ئەو ئامێرە کارەبایانەی کە ئەمە بەکاری دێنین وا دەکات یعنی لە تاقی خۆی بەرزتر بێتن بۆ نمونە کاهێلەکانی کارەبات و سپلیتێک لە دەرەجە حرارەی پلەی گەرمی 45 و 46 و ئەمانە ئەوەندە زۆر بێت بێگومان ئەم ئامێرێش گەرم دەبێت خۆی بە کار دەکات و گەرمی تریش بێ بێگومان هۆکاری کەوتنەوەی ئاگر خێراتر دەبێت و هەروەها گرنگی نەدان بە خۆمان ئێمە ڕێنمایی دەردەکەین و جەنابەت ئاگاداری لە ڕێی دەستگاکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیا ئێمە لە سەرەتای هاوینەوە بە هاوڵاتیان مەنگۆ ئەم سار پێشبینی بەرزی پلەی گەرمی دەکرێت کە ئاگاداری خۆتان تۆ ناکرێت بە ئۆتۆمبیلێکی بار هەلگربی لە نێوان شارەکان کەلوپەل بگوازێت تۆ لە کاتژمێر 12 نیوەڕۆ بەڕێ بکەوی و کەلوپەل بگوازێت مەترسی تەقینی تایەتێ مەترسی ئاگرکەوتنەوە تەیە پلەی گەرمی بەرزە قیڕەکە بە هەمان شێوە نەرم دەبێت و ئەو توانای ئەو هەموو بارە لەسەر ئەم ئۆتۆمبیلەی نابێتن یعنی ئەمانە هەمووی هۆکارە تۆ ناکرێت لە کاتژمێر 12 نیوەڕۆ خەریکی تانچی گاز و مۆلی دەیبیت خەریکی بەتاڵکردنی بەنزین بی لە بۆ خەزانی بەنزین حاڵەتی سووتانی هۆکاران زۆرە مزگەوتەکەی شاری هەولێرێکێک لەوانە بوو کە خەریکی گاز و سووتانی مۆلیدەیان مۆلیدەکەی مزگەوتەکە تێکچوو بوو بەداخەوە ینی ڕووداوێکی زۆر ناخۆش بوو لۆکان حاجی عەلی و هەموو وەستا کەبیر و ئەو هەوڵاتی بەنگلادێشیش کە لەوێ بوون ینی ئەوانە بەداخەوە سەرخۆشی لە خانەوادەکانە کەسانی خۆشەویست بوون کەسانی ئازیز بوون لەو کۆمەلگەوە ناسراویش بوون بەداخەوەیان لێکەوتنیش ینی جان لە دەستدانیشی لێکەوتەوە بەڵێ ئەمانە هەستێکیان جانیان لە دەستدا ینی هۆکار هەیە وا دەکات کە ئەم ڕووداوانە بەکو پێشتر باسم کرد لە کاتی گەرم و دوای کاتژمێر 11 و ئەوانە کارکردن لەم شتانە کە وەکو سەرچاوی سوتەمەنی بیمەترسیدارە باش بۆیە لە وڵاتان با من شتێک بە نمونە بۆ باسکەم کوێتە قەتەرە
ئیماراتە ئەمانە زۆر کار و کردەوە هەنە لە کاتژمێر 11 بەیانی تا 5 ئێوارە قەدەغەیان کردووە بە فەرما ینی بەبێ ڕێنمایەکانی بەرگری شارستانی ئەمە بۆ ئەوی گیانی هاوڵاتیان پارێزراون یان ئەگە تۆ لە شەقام لە وڵاتی کوێت لە کاتژمێرە کە گەرمەکان ئۆتۆمبیلێکی بارە هەلگرتە بێ تووشی پۆلیس بی ئەدگرێ و غەرامەت دەکەن وایە ڕاست بەڵام لای ئێمە بەداخەوە ینی ئێمە کە باسیش دەکەین زۆر لە براشفێرەکان پابند نابن بەڵام ئەمە دەبێت کۆمپانیەکانی گواستنەوە خۆیان ئەم بەرنامەیە پەیڕۆ بکەن با کارەکانیان بخەنە شەوان ینی ئەمە زیاتر هەم شوفێرەکە هەم بارەکەش سەلامەترە ینی ئەمانە دەبێت زیاتر خۆمان گرنگی بە خۆمان بدەین خۆمان بپارێزن لەوەی تووشی ڕووداوی ئاوا جەرگ بڕی ناخۆش نەبین وەکەوەی گەڕەکی برایەتی وەکەوەی مزگەوتی حاجی بارۆ ئەمانە زۆر ڕووداویتر و ناخۆش وەکە ئەو هاوڵاتیانی کە لە گەڕەکی مامۆستایان سووتان لە گەڕەکی شۆڕش باوکو و کوڕێک بەداخەوە ینی ئەم ڕووداوانە دەبێت ئێمە پەندی لێ وەربگرین باش تاوەکو ئێستا کە بۆکو حاڵەت ژمارە چەند لەم مانگەیە چەند ڕووداوی ئاگرکەوتنەوە لە شاری هەولێر هەبووە لە یەکی حوتەوە سەرەتای مانجی تەمموز تا ئێستا تەنها لە شاری هەولێر لە ماوەی ئەم 25 ڕۆژە 6 هاوڵاتی سوتاون بە ئاگر تەنها لەم 20 ڕۆژە ینی لە مانجی تەمموز ئەوانە بەشێکیان گیانیان لە دەستداوە بەشێکیانیش هەمویان گیانیان لە دەستداوە ئەو شەشیان گیانیان 6 کەس گیانی لە دەستداوە 5 کەسیش بریندارە تەنها بە ئاگر بەڵام ئەوان سەلامەتن یان ئێستا لە ڕۆژی جەژن 2 منداڵیش لە گەڕەکی برایەتی سوتاون بە تانچی نەوت باشە ڕای سەرکە و زۆر جار هاوڵاتی تێبینیەوە دەکرێت کاتێک بازاڕێک و بازاڕێک وەکو لەنگەی هەولێر مۆڵ کە ئاگری لێکەوتەوە ئەنی جاران دەیانگوت ئەوە ئاگری تێبەرداوەیان جۆرێک لە جۆرەکان دەستیان قەستی لەگەڵە هیچ کاتێەوە بەسەر حاڵەتەکان داهاتوون لەم ماوانەکەم هۆکارانە بوو بێ یان بەردەوام هۆکاری کەم تەرخەمی خاوەنی مۆڵ و دوکان و مارکێتەکان بووە هەموو هۆکارەکان هێنێ هۆکاری بە ئەنقستیشمان زۆرە هۆکاری بانقە سووتانتان هەیە بە حیتمان بەڵام ئەمانە زۆر جار کە لە ڕاگەیاندن و یان باز ناکرێتن ئەمانە کەیسێکی یاساییە تۆ تا بەڕێزدا دووەری لێکۆڵینەوە بڕیار لەسەر نەدات بڕیاری کۆتایی نەدرێت تۆ ناتوانانی باسی بکەیان و کەس تۆمەتبار بکەی کەس تاوانبار بکە بەم بابەتە بۆیە ئەمانە زیاتر ئەو کەیسانن کە کەیسی یاسایی بن ئێمە تا کۆتایی نەبێت ینی کۆتایی نێت و یەکلایی نەبێتەوە ناتوانین ئێمە بە ڕایگەشتی ڕابگەین هۆکارەکانی ترچین زیاتر هۆکارەکانی تر زیاتر شۆرتی کارەبایە کەم تەرخەمی زیاتر بە ڕێژەیەشی زۆر ئەمساڵ و بەرزی پلەی گەرمیش ئەمساڵ هۆکارێکی سەرەکیە هەڕایت پێم بڵێ بۆچی زۆرێک لە ڕووداوەکان دەڵێن هۆی شۆرتی کارەبایەوە بەتایبەت لە هاوینیشە ینی لە زستانە کەمترە حاڵەتەمانەیە شۆرتی کارەباوە کارەبا لە هاوینە ینی جیاوازی هەیە لەوەی کە لە زستانە هەیە نەخێر جیاوازیەکی وانە زستانانی ژەمارێ بە هەمان شێوە چێشم بەس من با نمونە کرد بۆ باسکەم لەم جەژنە ڕوویداوە تۆ ئێمە پێشتریش باسمان کردو خۆشت پەیامنیر بوو لەگەڵمان بەردەوام لە ڕووداوەکانی کە دەڵێن شۆرتی کارەبا دیارە هۆکارەکە شۆرتی کارەبا ناکرێت تۆ بۆ گەشتکردن بچیە دەرەوەی شار بەیانی کە دەڕۆی هەرچی ئامریاک بژێنم و بەڕیدەکەت پێە سپلیتەکەت پێە هەرچی ئامریکارەبای ناو ماڵەتەی بە پێکراوی بەجی بێ لێو کاتە مۆلی دەبووە سپلیتەکە ئیش ناکە بەڵام تۆ لە ماڵەوەنی کارەبای نیشتیمانی دێتەوە سپلیتەکە دیش دەکە یعنی ماڵ سوتاوە خاوەنیشی لە گەشتکردن و تەلەفۆنێکی بدن کاکەوەرەوە ماڵەکەت سوتایە بزانە چەندە ناخۆشە بۆ من بەیانی کە بەر لەوەی لە ماڵەکەی خۆم بچم چێکەچی ناو هەموو ماڵەکەی خۆم ناکەم بزانم ئەگەر کارەبای نیشتیمانی نییە و کارەبای مۆلیدەیە شەو سپلیتەکەم پێ بووە ناتوانین بیگوژێنمەوە خۆ دەتوانین سرکێتەکە بینیە خوارەوە ڕاستە؟ ڕاست ینی ڕووداومان هەبووە من بە ئێستا بە نمونە پێت بڵم موبەرەدەی نەکوژاندۆتەوە شۆرتی کارەبای ڕوویداوە لە ماڵەکە دەرم بۆ نەتکوژانتۆ دەرم وەڵی وەرزی گەرمە سەلاجە و مجەمیدە و ئەو شتانە لە مارێ هەیە با ژۆرێک گەرم نەبی و فێنک بی هەتا ئەمە ئێوارێ دەینەوە ینی ئەمە هۆکارە دنیاوە خودی خۆی ماڵی خۆی سووتان دوێن کە پێت دەڵێم کەم تەرخەمی لە خودی خۆمانەوە مەبەستم ئەم شتانەیە یعنی زۆر شتێک تۆمە ستا من بە جەنابەت دەڵێم مەلە زاننی بۆ دەچی مەلە دەکەی ئێ مەلە زان نەبی مەلە بکەی دەخین چی کەواتە من خۆم مسبب بم هۆکار بم بۆ ئەوەی زیانم پێ بکە باش ڕۆشنبیری هاوڵاتیان چۆنە ڕوبەڕووی کاتێک ڕوبەڕووی ئاگرکەوتنەوەیەک دەبنەوە هاوڵاتیان تا چەند هاوکارم بۆی کە
ئێوە کۆنتترۆل بکەن زۆر جار دەبینم تۆ لەوەی کاکە تکایە دەڵێ هاوڵاتیان دوورکەونەوە هاوڵاتیان دوورکەونەوە ڕۆشنبیر هاوڵاتیان بەم ڕووداوان پێش ئەوەی جوابیان پرسیارت دەمەوە با شتێکت پێ بڵم بازار هەبوو ئێمە چوینە پشکنینمان بۆ کردووە بازارەکان پێشتری سوتاون و زیانیشیان بەرکەوتووە لێ دوکاندارەکەی بەس بزانم ئەو هەموو بێسەروبەری ئەو کارەبایی چیە کارەبای خەتەچی نیشتیمانی هەیە خەتەچی مۆلیدەی بازارەکەی هەیە خەتێکی مۆلیدەی خۆی هەیە و بگرە هەندێک شوێن خەتی تەجاوز و دزیاریشیان هەیە سێ کارەبا چوار کارەبای ئێ باشە لەو هەمووی یەک شۆرتی کارەبا یەک جەم پێگرروو بدە لەو ئەوەی چی بەسەدی هەنی کارەسات دەخڵقی ئەمە بە نمونە بە باسم کرد پێشوی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە ینی کە دەرێن خۆمان هۆکارین بۆ ڕوودا و ئەمەیە خۆمان هۆکاری من بەر لەوەی بسموسە پرسیارەکەم دوێنێ 24 مانگ ساڵیادی سووتانی بازاڕی سیم بوو کە ساڵێک لەمەوبەر سەرجەم بازارەکە سووتا ئێستا نوێژەن کراوەتەوە تا چەند ڕاچاوی ڕێنمایەکانی وەرگری شارستانی کراوە ئەم بازارە هەر لە سەرەتای دروست بوونیەوە من با پێت بلەم لە بەرەوەی من خۆم خەلکی ئەو گەڕەکەم خەلکی گەڕەکی کرێکاران و کوردستانم ینی لە بیرمەکە کورد دروست کرا و چۆن دروست کرا ئەمە کۆمەڵێک عارەبانە بوو لەم شوێنە ڕێگایان پێدرا ئیدی بەرەبەرەتە شەنەی کرد ئەسلەن ئەم بازارە لەژێر هێلی پاڵەپەستۆی بەرزە هەر ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە یەک دوو کاتی خۆی کە دروست کرا بەرەبەرەتە شەنەی کرد یعنی لە دوکانێکە لە 10 دوکانە بۆ 20 دوکان بۆ 50 دوکان ئێستا ژمارەکەی ئێجگار زۆرە و لە کۆنتترۆل دەرچوو بە حەقیقەت ئەم بازارە بڕۆستە تا هەشتای کارەبایان هەمووی تەجاوزە و هێلیانە لە شوێنێکی تەڕاکێشاوە یعنی دەکرێت بڵێ ئێستا کاگەر بێت و معڕەزە لە بۆ ڕووداوێکی هەڵشەوەی ساڵانی ڕابردوو هەموو بازارەکانمان من بە حەقیقەت با لە دوکاندار و هاوڵاتیان ڕوون بێ هەموو شوێنەکان من بازارە قەیسەری ماوەک پێشستا پشکنینمان بۆ کرد بڕۆ سەربانی بازارە قەیسەری و داشمان ناو هۆشداریشماندا و لایانی پەیوەندیداریشمان بە نووسراوەگەدار کرد تۆ بەس بڕۆ سەربانی قەیسەری اینجا دەزانی ئەمە چیە ئەم خەتە ئەو هەموو هەیە لە کارەبایە یعنی ناتوانانی بە پیادە بەسەریدا بڕۆ لەبەر هێلی کێبل و خەتی مولیدە و تەجاوزات و ئێمەش 2 هەفتە پێشستاش کێبلێک شۆرتیشی کرد بەس تیمەکانمان زوو گەشتێکەنە کارەساتی لێ دەقەومێ ئەو بازارانەی کۆنن ینی بەڕاستی واقع حالن لەسەر ئێمە بازاری لەنگە سوتە 2010 بیرمانە خەڵکێکی ئێجگار زۆر زیانی بەرکەوت بەڕاستی بۆ شاری و لێر سوڵتانی بازاری لەنگە کارەساتێکی گەورە بوو کارەسات بوو ڕاستە پاش نۆژەنکردنەوەی جوانترین سیستەمی بەرگری شارستانی لەم بازارە دانراوە یعنی پێویستی بە ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەش نییە لە هەموو سەری کۆلانەکان دەمی ئاو هەیە بە خەزانێک و پمپێکی گەورە لە ناو حەدیقەکەی تەنیشتەوە بەستراوە دەزانی ئەم تانچیان کون کرد و خەتیان ئاویان لێ ڕاکێشا تانچی ئەوەی ئێمە تانچی بەرگری شارستانی بەڵێ دەزانی ئەم فەوهانەی حەریقان لە ناو ساردەمەنی کەوەنتەری کە پس کردووە دەزانی ئەو دەمانەی ئاویان هاوشتە ناو کەوەنتەری لە ناو مێزی فرۆشتنی کەلوپەلی تۆ بڕۆ سێرکەمە لە داشمانە لە پەیجی خۆمان و لە سۆشیال میدیا و دەستگای ڕاگەاندنەکانیش بەشێک بڵاومان کردەوە یعنی ئەمە چییە ئەمە خۆیان ئەو دوکاندارە پێی دەڵێن بۆ وەت لەم دەمەی ئاوە کرد و ئەمە بۆ تۆیە سبەی کە خوانەکە ئاگرێک بێ ئەمە بەوەی ئاگرەکە دەبژێت و دەتوانرێت کۆنتۆ دەرێ وەڵام ئەمە دیکۆری بەردەم دوکانەکەمی تێکداوە لە وڵاتانیش هاوشێوەی وڵاتی خۆمان دەستدرێژی دەکرێتە سەر کەلوپەلەکانی بەرگری شارستانی بێگومانەوە بە ئاکادیمی خوێندوتان و شارەزایتان هەیە دەکرێت بەڵام بەم ئاستەژ نییە یعنی لە وڵاتان کاتێک کە ڕێنمایەک دەردەچێت هەموو خەڵک پێی بە پابەندە پێیوە پابەندە بەڵام لای ئێمە دەتوانین بڵێم ئێستا باشترە ها کاگەمران ئێستا تا ئاستێک زۆر لەگەڵ ساڵانی ڕابردوو باشترە بە تایبەتی لە ڕووی شوفێرانەوە کە تیمەکانمان دەردەچن یعنی پێشتر پێشبڕچەی لەگەڵ دەکردی پێشتر بە ئەنقەز ڕێگای نەدای بەڵام ئێستا دەتوانین برێم لە ڕێژەی 150 هاوکارن بەڵام هێشتان دەیەوێت هێشتان ماویەتی بگەینە ئەم ئاستەی کاتێک کە شوفێر لە شەقام گوێی لە فیکەی زەنجی ئاگدارکەرەوەی ئۆتۆمبیلی بەرگری شارستانی ئۆتۆمبیلی فریاکەوتن ئەمبۆلانسە پۆلیسە یعنی دەبێت تۆ یەکسەر لای ڕاست بگری و ڕێگای ئەو ئۆتۆمبیلێ بدەیت لەبەرەوەی ئەم ئۆتۆمبیلی سەربازی دەرناچی ئەگە بۆ ڕووداوێک نەبێتن بە فەرمانێک نەبێت
یعنی ئەمە وتەوانەی باسم کە دەم دەستگای خزمەت گوزاریانە هەمووی بۆ ڕوودا و دەچی و بۆ بەهاناوەچوونی هاوڵاتی دەچی ئەگەر من ڕێگام گرت تۆ دەبی ئەو کەسە بزانی کە ئەو مالێکە دەسووتێ بە هۆی سەبەبەکەی درەنگکەوتنی تۆی کە ڕێگات گرتیە لەوانەیە لەو کاتەدا هاوڵاتێک لە ژوورەوە بێ پێویستی بۆ بێمە چرکەیەک دقەیەک زووتر بگەینێ ڕزگاری بکەین لەوەی نەخنچێ لە ناو دووکەڵ هەردێمەوە سەر پرسیارەکەی خۆم هاوڵاتیان تا چەند هاوکارتانە هاوکار وەڵاهی باشتر بووە لە چاو زۆر نیگەرانین ئێمە بە ئەندازەیەک دەتوانین بڵێن بەڵێ بەڵام بەلەو ئاستەش نییە لەم ئاستەش نییە کاتێک کە ڕووداوێک ڕوودەدا کاتێک کە ڕووداوێک ڕوودەدا دەبی هاوڵاتی لە شوێنەکە دوور بکەوتەوە بۆەوەی گیانی پارێزرا و سەلامەت بێ نابێت لە شوێنەکە نزیک بێتەوە 3 ڕۆژ پێش ئێستا لە شەقامی مەخمور دو ئۆتۆمبیل پێچاندادە ڕاستە خەڵکێکی زۆر کۆبەوە لە شوێنەکە شەوە ئۆتۆمبیلێکی در بە هەموو خێرایی خۆی هات تا نەگەیشتە سەر ڕووداوەکە نەیبینی بوو خۆی لە چەندین هاوڵاتی دا کەتە نا ئەو قەرەباغی لە شوێنێک هەر لە شوێنەکە 3 کەس گیانی لەدەستدا ئەی ئەمە کارە سات نییە ئەمە کەم تەرخەمی نیە لە کۆبوونەوەی ئەو هەموو خەڵکە لە شوێنی ڕوودا و ئەم ئۆتۆمبیلە بە هەموو خێرایی خۆی هات کەتە ناو خەڵکی ئەو نزیکترین نمونە لەوەی نمونەکانی ئاگری شەبێ ئەمە مەترسیمان لە چێک کاکامران مەترسیمان لەوەیە مەترسیمان لەوە ئینشاءڵڵا خوای گەورە ئەمە ڕوونادات بەڵام ئەگەر ڕوودات کارەساتی لێ دەخۆمێ بە تایبەت لە سووتانی بەنزیخانە و باڵەخانەکە ئەم خەڵکی کە کۆ دەبێتەوە لەوانەیە تانچێک بتەقێ ڕاستە لەوانەیە باڵەخانە دیوارێک بڕوخێ لەوانەیە سیستەمی غازی ئێلپیجی شوێنەکە بتەقێ و کارەسات ڕوو بدە پاشە ئەو خەڵکی لەم نزیکەیە چی بەسەردی ئێوە لەوێ بن بەڵام ئێوە بە ئەرگ لەوێن و جلوبەرگەکان و شارەزایی تایبەتیان هەیە کارمەندەکانی بەرگری شارستانی ڕێک وایە ئێمە کە دەچین سەرەتا ئەو کەسێک کە لێپرسراوێتیمەوە بارودۆخەکە هەڵسەنگاردنی بۆ دەکە اینجا سەیتەرەی لێ ئاگادار دەکات و ئەگەر پێویستی بە هاوکاری بی یا پێویستی بە هەر کەلوپەلێکی خێرابی زوو بەهانایچێ ئەو بارودۆخەکە دەزانی ئەو بڕیار لەسەر مەترسی شوێنەکە دەکاتن کە بڕیاری خۆیدا ئەو کاتە ئەو کارمەندانە لەسەر بڕیاری ئەو کەسەیە ئیشێ دەکەن کە پێی دەوترێت لای ئێمە لێپرسراوی پۆستە قرارەکە دەدرێت شوێنەکە سەلامەت نەبی ئەویش کارمەند داخل ناکە وەکەوەی مۆبیلیاتی سەر شەقامی 6 مەتری کە لە بەشی پێشەوە مەترسی لەسەر جانی کارمەندی ئێمە هاوە بەهۆی ئەو هێلانەی کارەبا و کە کارەبا نەبچڕابوو تۆ کارمەندە ناتوانانی ڕەوانی ژۆری بکەیت ئەگەر ئەو ژۆر تۆ من چوومە قەبارەی زیانەکان کەم بکەمەوە نەچوومە قەبارەی زیانی گیانیش زیاد بکەم وایە یەکەم کار و کردەوەی ئێمە ئەم پرسیارە زۆر ئاراستەی ئێمە دەکرێت زۆر ڕوبەڕووی ئێمە دەکرێتەوە لە هەموو جیهانان بەپێی سیستەم و ستانداردی بەرگری شارستانی کاگەمران لە هەموو ڕووداوێک لە هەموو سەکۆی ڕووداوێک کە تیمەکانی بەرگری شارستانی دەردەچن یەکەم کاریان ئەوەیە زیانی جانی نەبێ یعنی باڵەخانەیەک ئاگر دەگرێت تیمەکان دەچن بەر لەوەی کۆنتترۆلی ئاگر بکرێت دەبی ئیخلائی بە باڵەخانەکە بکرێت چۆرکردن پێدەرێن ئێمە جانی ئینسانەکان لە پێشنی هەموو مرۆڤ لەوێ ڕێگ وایە مادە لە دوای گیان و مرۆڤ گرنگترە یعنی ئەم ستاندەردە ئێستا بەرگری شارستانی جیهانی کاری لەسەر دەکات کە دەچێت سەر باڵەخانەکە تۆ دەبێت ئەوەی هاوڵاتیە دەری بێنی پارێزراوی بکەیت سەلامەتی بکە اینجا کارەکە بکەیت بۆ ژیانی مرۆڤ گرنگترە لە مادەی زۆر جار ئێمە وا دەکەن کە مەترسی هەبی مەسەلەن هاوڵاتی نازانێ ئەوەی لە کەنالی ڕاگەیان ڕاستە خۆ دەگوازرێتەوە دەبینی بەڵام ئەوەی ئێمە دەزانین لەوانەیە شتێک لە ژوورەوە هەبێ مەترسی لەسەر گیانی ئێمە هەبێ لەوانەیە مەترسی داروخانی ئەو سەقفە هەبی کە بە جەمەلۆن دروست کراوە تۆ چۆن دەتوانی کارمەندی داخلی ژۆرۆ بکە ئەم سەقفە بەر بێتەوە کە حاڵەتی واشان هەبوو کارمەندی خۆتان بریندار بوو بێ ساڵی پاش کارمەندمان گیانی لە دەستداوە کارمەندمان بە بەردەوامی بریندار دەبێت بە نمونە ئەوەی قەزای خەبات سوتانی کۆگاکان 5 کارمەندمان بریندار بوو لە ناحیەی دارەت و لەو بەنزیخانە نزیکەی 10 کارمەند کەوتنە ناو ئاگری هەنی ئەم حاڵەتانە بە بەردەوامی ئێمە بریندارمانەیە بەڵام برینداری سووک و ئەوانە ینی نەگەیشتە ئەو ئاستەی باش حاڵەتێک هەیە زۆر جار هاوڵاتیان پرسیاری و بابەتە دەکەم بۆچی زۆر جار ینی ئەمە وتێ هاوڵاتیانە کاتێک تیمەکانی بەرگری شارستانی و بە تایبەت حریقەکان دەگەونە شوێنی ڕووداوەکە دەڵێن فەرمانی ئاگر فەرمانی کوژانەوەمان پێنەوەتە فەرمانمان پێنیەکە ئاوی پێداکەین هیچ حاڵەت و بڕیارێکی واتان هەیە ئێوە ڕایت نەخێر کاگەبرە ئەسلەن ئەو سیارێکە لە بنکە دەردەچیەوە بە فەرمان دەرچووە ژووری 115 ژووری بزوێن
کە ئێمە پێی دەڵێن ئەم ژوورە پەیوەندی پێوە دەکرێت لە هەوڵاتی ئۆتۆمبیلەکان دەنێرێت بۆ شوێنی ڕوودا پاشە ئەگەر فەرمانی پێنەوی چۆن لە بنکەی خۆی دەرچوو گەیشتە شوێنی هاتوتە شوێنی ڕوودا ئەمە پرسیاری منیشە هاوڵاتی خاوەنی مارکێتە بووە لە ڕاگەنەکان بینیوانە دەڵێ بەرگری شارستانی لێ بگوتمە ئاوی پێدا کە دەڵێ کاکە فەرمانم پێ نیە هیچ حاڵەتێکی وایان هیچ بڕیار و قەرارێکی واتان هەیەوە کاگەمران ئەسڵەن ئەو پرسیارە کە لە بنکە دەردەچی بە فەرمان لۆ ئەو ڕووداوی چوە شتیوانیە بەڵام با من شتێکت پێ بڕێم حالەت هەیە مەسەلە بە نمونە باسی بکەم ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە لەگە ئۆتۆمبیلی تانکەر جیاوازە کە ئێمە هاوکاری پێ دەڵێن سەپۆرتی پێ دەڵێن ئەو ئۆتۆمبیلەی کە دەگات ئۆتۆمبیلی ئاگرکوژانەوەی ئەو کاری خۆی دەکات ئەو ئۆتۆمبیلانە تێدا ئەو تیمە 6 کەسە شوفێرێک و لێپرسا پۆستە و 4 کارمەندە بەڵام ئۆتۆمبیلی هاوکاری کە ئێمە دەینێرین تانکەری پێدەوترێت ئەم تانکەرە عادەتەن شوفێرێک و کارمەندێکە یان دوو کارمەند و شوفێرەکە ئەمە بۆچی دەچی بەس بۆ گەیاندنی ئاو مادەکانە بۆ ئەم شوێنانە ینی تا ئازوەر نەگرێ لە لێپرسای پۆستەکە ئۆتۆمبیلی ئاگرژێنەوەکە پێویستی پێ نەبێ ئەو دەوەستێت ئەو بۆ هاوکاری هاتووە ینی ئاوی بداتێت کە ئاوی نەما یاخود کەلوپەلێکی کەمە کەلوپەلی نەخستانە بتلی ئۆکسسیجینە یان شتێکە پێویستی بە هاوکاری بێ ئەمە وایە لە زانستەکانی ئێمە کە وەکو بەرگریش بەڵام ڕاستە هەوڵاتی ئەو زانیاریەی نییە مەسەڵەن ئەو ئۆتۆمبیلێک کە کار دەکەت تۆ ئۆتۆمبیلی هاوکاری هاتووە بەزەوە مساعدەی ڕاوەستاوە ینی تا لێپرسراوی پۆستە پێویستیان پێی نەبێ ناتوانێت کار بکاتن ڕاستە بەڵام لە ڕووداوی گەورە ئەمە نییە سەر ڕووداوی گەورە زۆر جار کە ئۆتۆمبیلەکان دابش دەکرێتن مەسەلەن لە چواردەوری کۆگایان سووتانی لەنگە ینی چواردەوریوە هەم کە ئۆتۆمبیلەکان دابش دەکرێن ئۆتۆمبیلانەی هاوکاریش دێن لەسەر ئۆتۆمبیلانە دابش دەکرێت کەینێ پێویستی بە هاوکاری و ئەو مادەی فۆم بوو کە لە لای ئەو ئۆتۆمبیلە هەبی دەیداتێ باش دەستشاوت خۆش بێ من نزیک دەبمەوە لە کۆتایی بەرنامە حەزەکەم دوو ئامۆژگاری بۆ هاوڵاتیان کە یەکەم لە ڕووی خنکانەوە بۆی کە دوور بن لە دیاردەکانی خنکان چونکە پلەکانی گەرما بەرز بۆتەوە هاوڵاتیان بۆ فێنکردنەوەی خۆیان زۆر جار ڕوو لە زێکانی نزیک و دەوروبەری شاری هەولێر دەکەن ئامۆژگاری چییە بۆی کە لە حاڵەتی مەرگ دوور بن وەڵاهی ئامۆژگاری کاگە ئەمرانە ئەوەی ئێستا جێی لەمە بێ بەتایبەت دایک و باوکان زۆر زەرور و شەرتە مەرجە من لێرەوە پێتان دەڵێم من وەکو هۆشدارێک بابیدەم ئەو مانجی حەوت ئەوەندە ڕۆژە ماوە و مانجی هەشتیش بە هەمان شێوە گەرمە ئەگەر ئاگداری منداڵەکانیان نەبن گەنجەکان خۆیان هەست بە لێپرسراویەتی نەکەن بەڕاستی مانجی دابێ بێمە ئێرە ئامارەکە زۆر بەرزتر دەبێت بۆیە تکا دەکەم لە دایکان باوکان ئاگداری منداڵەکانیان بن ئاگداری گەنجەکان بن گەنجەکان خۆیان کە دەستنە ئەم شوێنانە بامەلە نەکەن نەستنە شوێنانی کە شارەزاییان لێنیە یان ئاوەکەی قوولە مادەم مەلەزانی پێویست ناکە تۆ بچی مەلە بکەی ئەمامە یەکەمین دواتر ئەوانەی دەچنە ئەم شوێنانیانی زۆر پێم سەیرە نە کەلوپەلێکی مەلەی پێیە هیچ نەعینەگێکی پێیە نە ئێلەگێکی پێیە نەچوو پێشی پێ هیچی پێ نییە کە دەچی خۆ بە ئاوێدا دەی بگومەنم ئاواوەندە تیژڕەوە دەدبە و دەخینچی بۆیە مەترسیدارە دەشخنچێن ئەو گەنجانێکی ئێستا گیان لێمێ با دایکان و باوکانیش باش بزانن کە گەنجەکانیان منداڵەکانیان دەڵێن دەچینە زەیکەرێک لەگە چەند برادێکی بۆ سەفرە و گەشت و سەیران بە ئاگداری بێ نەهێری باشترە دواتر تا ژیانی ماوە لە بێری ناکە من دەبینم دایکان باوکان کاتێک کە ڕووداوێک لە زەی گەورە و لە شوێنانە هێشتان لاشەکەی نەدێدرا و تەرمەکەی نەدۆزراوەتە ئەم دایک و باوکە چی دەکەن لەسەر ئەم سەیە بەداخۆ با کەس تووشی ئەم مووقفە نەبی باش پلەکانی گەرما بە یەکجار بەرز بۆتەوە ئامێرەکانیش بەردەوام ئەمریکانی فێنکەرەوە هەڵکراون ئامۆژگاری چیە بۆی کە دوور بین لە حاڵەتی سووتانی خان و ماڵ و ئەم بابەتانە وەڵڵاهی ئەمەش زۆر گرینگە بەڕاستی دەبێ هاوڵاتی مەسم بە نمونە باسی سپلیتت بۆ بکەم سپلیت تۆ نابێت لەسەر فول تایمی فولی دابنێ مەسەلەن بۆ نمونە 16 لەسەر پلەی 16 دابنێ ئەم سپلیتە لە دەرەوە ماتۆرەکە ئۆتۆماتیک ناکە هەر بە بەردەوامی ئیش دەکەوت بەرزی پلەی گەرمی ژوا دەکات گەرم دابێ وایرەکە گەرم دابێ و
شۆرتێکی کارەبایی بکە و ئاگرکەوتنەوە ڕوودا باشتر لە دەپلەی 22-23 لەگەر ئاوها و کەشی ژوورەکە خۆی تۆماتیک دەکە و خۆی کار دەکە ئەمە لەم حالەتە مانتۆڕەکەش گەرم نابێت بۆ پاڵەپەستۆشی ناکەوتە سەری بە هەمان شێوە هۆکارێکی تر مەسەرەن لە ماڵەکەی خۆمان 2 مبەڕیدە 3 مبەڕیدە تابری 4 مبەڕیدە هەیە تۆ ناکرێت ئەو هەموو بڕیدا ئەگەر کارەبای نیشتیمانی بیبێ یەک جاری پێکی وەڵام بۆی خانووەکە فێنک بێتەوە نەخێر ئەمە مەترسیەمە پاڵەپۆسۆ دەکەوتە سەر هەیە لە کارەباییەکەی ماڵەوەت تۆ منجەمی دێ سەلاجێ هەموو ئامێرە تێگڕا پێکبێ بەڕاستی مەترسیدارە دەبێت ئەو شوێنانەی کاریان پێنیە بانەیکەن و هەروەها هەمومان من خۆشمان بەرمیلی نەوتمان لە سەربانە با تکایە ئاگادار بن بەرمیلی نەوت بۆی ئەو وەرزە گەرمی ئێستا هەیە هەر مادێکی سوتەمەنی لە ماڵەوە هەیتیان با لەبەر دەست نەبێ دووش لەبەر ڕاستە خۆ تیشتی خۆر نەبێ ئەگەر بشکرێ ماوە بامە چەند ڕۆژێک جارێک سەرەکەی بکەنەوە بە تایبەتی لە کاتە فێنکەکان مەسەلەن شەوان یان بەیانی زوو ئەو غازاتێکە دروست بۆ بۆی تیشتی خۆرەوە ئەو غازات و پاڵەپەستۆیە بچێتە دەرەوە بۆ ئەوی مەترسی کەمتر بێتەوە دەستەکانە خۆش بێ ڕای سەرکەوت دەبێت بەرگری شارستانی هەولێر زۆر سپاس بۆ زانێرەکانت بەڵێ زان و خۆشەویستان ئەم تەوەرەیەمان لە شاری هەولێر پێشکەشکردم بەو هیوایە کە هەموو لایەک دوور بن لەم کارەساتە ناخۆشانەی ئاگرکەوتنەوە هەمیش خنکات دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان کاگە عیمران وەروەها میوانە بەڕێزەکەشی بۆ هیوایەن سەر و ماڵی هاوڵاتیان هەمووی پارێزراو بێت و لەم بارودۆخ و وەرزەیە هیچ لایەک تووشی سووتان و زیان لێکەوتنەوە نەبێت. بەڵە بەڕێزان دەچینە لای راپۆرتێک سەبارەت بە کۆتایی ساڵی خوێندنی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر لە تەکیە کە هاوکارانمان بۆیان ئامادەکردین فەرموون بابێکەوە بینەر. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه مەراسیمی ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەرە لە ناحیەی تەکیە. لا ئاهەنگەکەدا وێڕای ئەوەی ئەنجامی ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 درایەوە بە فێرخوازان هاوکات خەڵاتی ڕێزلێنانیش بەخشرا بە فێرخوازە سەرکەوتۆکان و مامۆستایانی قوتابخانەکەش. فێرخوازانی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر وێڕای ئەوەی سوپاس و دەستخۆشی تایبەتیان بۆ بەڕێوبەر و مامۆستایانی قوتابخانەکە هەیە بوونی ئەم جۆرە قوتابخانانش لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە گرنگ دەزانن. من قۆناغی دووەمم پلەی یەکەم بەدەستێناوە زۆر سپاسی مامۆستا بەڕێزەکانەکەم بەڕاستی کاتێکی زۆریان بە ئێمە بەخشیوە لە سەروی ئەوەی کە لەم کاتی بێموچەیی و قەیرانی دارەیە کاتێکی زۆریان بە ئێمەیان بەخشیوە و لە خۆیان گرتووە و هەروەها ئەڵێت لە کاتی تاریکەیە مۆمێکت پێ بێ بەسە ئێمە بلاجوکتۆرێکیان داوەتە دەستمانەوە دەستخۆشیان لێکەین بەڕاستی ئەمانە تروسکاییەکن لە ڕووناکی لە هیوا لە ئومێد لە ناو تاریکایی و لە ناو جەنگەڵستانە. من وەکو خوێندکار ئەسما عەبدوڕەزاق ئەم ساڵ مەرحەلەیەک بووم لەم قوتابخانەیە بەڕاستی زۆر ئیسفادەی هەیە ئەم جۆرە خولانە ئەم جۆرە علوم شەرعیانە کە بۆ هەریەکێ بۆ هەر کەسێک کە بۆ نەخوێندەوار بیان نەخوێنەوار بێ پێویستە لە ڕووی زانستی علمی خودداوە شتێک فێربین کە بتوانین ئیسفادەی لێ بکەین ئەو دینێکی ئێمە وەرەگرین ئەتوانین بگەێنی بە کەسانی خۆمان ئەوانی کە مامۆستاکانمان فێربوون ئێستا ئەیگەێنن بە ئێمە زۆر دەستخۆشی لە مامۆستاکانمانەکەین و لە سەرپەرشتیارانی ئەم قوتابخانەیە کە مامۆستا عەبدولخالق و مامۆستاکانی تریش بە هەمان شێوە کە زۆر ماندوو بوون لەگەڵ ئێمە و دەستخۆشی زۆرمان هەیە بۆیان مامۆستایەکی یاینیژبوونی ئەم جۆرە قوتابخانانە بۆ دین و ژینی مرۆڤەکان بە پێویست دەزانێت. بەڕێوبەری قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر دەڵێت هیچ مەرجێکی تایبەتی و حزبیان بۆ وەرگرتنی فێرخواز نییە. تەنها مەرجیان بۆ وەرگرتنی فێرخواز دەبێت دەرچووی پۆلینۆی بنەڕەتی بێت. لە ڕاستیدا زەرورەتی ئەم جۆرە قوتابخانەیە لە هەموو کاتەکان لە هەموو کات و زمانێکە بە تایبەتی ئەم سەردەمەی ئێستا تیا دەژین زەرورەتێکی هەم دینە هەم زەرورەتێکی ژینە. زەرورەتێکی دینەوە نوکولی ناکرێت کە ئینسانەکان ئەسڵ وایە لەسەر ئەساسی زانست دینداری بکەن زەرورەتێکی ژینیش ئەوەیە کە کۆمەڵگەی ئەمڕۆی ئێمە ژیانی کۆمەڵگەی ئەمڕۆی ئێمە پێویستی بە مەناعەیەکی معنەوی هەیە بەڕاستی دەور و کاریگەری زۆریان هەبووە و پێویستە هاوکاری بکرێن. ئێمە مەرجمان بەس تەنها ئەوەنەیەکەوە لە ئاستی خوێندنی ئامادەییە بێ
و توانای وەرگرتنی ئەو علومە شەرعیانە هەبێ تەنها ئەو مەرجەمان هەیە باقی هیچ مەرجێکی ترمانیەکەوە بەڵێن مەرجی حیزبی بێ حسب ئەو شتانە لا ئێمە نییە بەڵکو هەموو لایەنێک بە دڵفراوانی وەرەگرین و لا ئێمە قوبوڵەکرێ ڕێگەی پێدێ کە بخوێنە. بڕێکی چەند ساڵێکی قوتابخانەکانی عەبدوڵای کوڕی عومەر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەلایەن ناوەندی زانایانی کۆمەڵی دادگەری کوردستانەوە بەڕێوە دەبرێن. لە ئێستاشدا لە سەراستی هەرێمی کوردستان 13 قوتابخانە بوونی هەیە کە نزیکەی 500 فێرخواز بە جیاوازی ئاست و تەمەن و بە هەردوو ڕەگەزەوە لەخۆ دەگرێت. لە سەراستی قەزای چەمچەماڵیش جگە لە سەنتەری قەزاکە لە هەر یەک لە ناحیەکانی شۆڕش و تەکیە و ئاغجەلەر قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر بوونیان هەیە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ ناحیەی تەکیە. بەڵێزان باوکاری هاوکارانمان لە پەیام و هاوکارەکەدا بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشەش کردن بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە و کامەران خواتان لەگەڵ.